سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. الصلاة والسلام الصلاة والسلام عليك يا رسول الله، يا رحمة للعالمين من الله، ويا خير خلق الله. اللهم صل على محمد وعلى آل محمد. وي إن شاء الله خدش ترازيبت وي هربجي إن شاء الله أبدان هرب مينت ودي خيرات بنفستو مازنكت هندوي دنجي خوش. أري والله. اللهم صل على محمد وعلى آل محمد. اللهم صل على محمد وعلى آل محمد. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام. بوتجي وبهمي ورقراجي اف شبت بيروس الهمي مسلمان همي جهان بيروس كده شبت أخيرة يتهي ورا رمضان بيروزن هما شفا بيستويكي وباشيفا بيستويكي هم دست ببكين اب آيات القرآن بيروس كاچا خدای مزن القرآن بيروز دا اماجه بيكري كو اف شف جلت بيروزن. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. اف شفا جلكا بيروزه کیش مزانت قدری وان شوا چند مازنه ایل اگه ما مسایت آینی بو مشرح نکن که چه پیغمبری صلوات خود سرم بحث کریه اف شوال تجی پیروز من بودم لزنا بشدي سعد ان شاء الله كوينه بربركتي ان شاء الله. اللهم امين اللهم امين بو اميدين. اللهم امين. سلاوي خوتان لبي بينراني عزيز خوشحالين لا دش گەیشتنە دەشەوی کۆتایی مانجە ڕەمەزانی پیرۆز لەگەڵ ئەوەی خۆشەویستە بین هەروەکو پێشتر پێمان گوتبین کە ڕۆژ و کەش و هەوایەکەی دە ڕۆژی ئەخیری مانجی ڕەمەزان هەوڵ دەدەین تایبەتتر بکەین هەرچەندە ینی ئەمڕۆ بارانێکی بەڕاستیجی تایبەت بی ڕاستیجی تایبەت دەبێتە خێر و بەرەکەت بێ ئافات دەبێت وەک دەڵێن ئینشاء الله. هەر بەو هۆیشەوە ئەو گڵۆپ و ئینارەی کە لە پشتەوە هەیە بەهۆی ئەم بارانە بەخوڕەوە بۆی ڕوودا و خوانەخواستە یاخود شۆتی کارە بەو بابەتانە دروست نەبێت ڤەم راندینە مەتام ڕاندنم مەتام ڕاندن ڤەم ڤەم ڕاندن لێم تێکمەدەوە دەمێت ئیدی وامان لێ کردەوە لوێ ئەمە سپیتر دیارین و نییە زەمال و دەن دەڵێن جوانتر دیارن ئەوڕۆ لە بەرەوەی پشتەوە تاریکە ئەدی فێڵەکی باشە فێڵەکی مەزانی با لە ئەوە وامان دەکرد ئینشەڵڵا خودێ وان شەوێت پیرۆز شەمی بسڵمانە قەبیل کرد 21 23 27 29 یانجید وان 10 شەوێت ئەخیرێ دا چاوایە ئەم نزانیم تنێ ئەف ئەلمەیل دەف خودەیەکە دێ چاوە کیش شەوەکێدا ئەف خێر و بەرەکەتێ توێ دێ بۆ هەمی مرۆڤە و بۆ هەمی بسڵمانە بن چونکی کا چاوە خودێ بۆ پێغەمبەری ئیماژە پێکریە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین نەبتنێ بۆ بسڵمانە ئەف پێغەمبەرە سەڵاوات سەر بن بەلکو بۆ هەمی جیهانێ بۆ ئینس و جنە بۆ هەمی دنیایە بجا ئیشڵڵا ئەم بەر ڕەحمەت vê şeva pîrozî. İnşallah. Jivan ew tewranî ki emro basî lê dikin yekîşan ew ê dibêt qedrî şewî Leyletul Qedr çend e çûna
شەوی لەلەتول قەدر چییە گفتوگۆ لەسەر ئەم وێ. بابەتە دەکەین تەوەرێژی دیکەشمان هەیە ئێمە لە دەستپێکی ڕۆژەکانی سەرەتای مانجی ڕەمەزان ئەو کاتە هەر في دەنگی خوش لێرە بووە پێش ئەوەش چەند کەسێکی دیکە بە هەماشەوە دەنخۆشێک هەبوون بانجیاندا لە بەرنمەکەدا ینی ئەو بیرۆکێ دروست بکەمە پرۆژەی کوردستان 24 لە بەرنامی پاشیڤەوە کە کات و ڕێخستنی کاتی بانگەکان و شێوازی بانگەکان و دەنخۆشی بکرێتە هۆکارێک بکرێتە بابەتێک ینی دەنخۆشی لە هەولێر لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستاندا خەڵکانێکن دەنجیان خۆش نییە ژوان خەڵکانێکی دەنجیان خۆش نییە حیفە ینی کە بانگ دەدرێت ئەمە دەکرێتە پرۆژەیەک ڕێخستنەوەی ئەو سیستەمە کە چیان ئیدی لەمە دووە ئەو قاف بەمە هەڵدەستێت دایانی پەیوەنددار بەمە هەڵدەسێت بۆ ڕێخستنەوەی کاربارێک گفتوگۆ لەسەرەوە دەکەین کاگڕەوەندیش لێرێ ئەویش دەنجی زۆر خۆشە بۆ بانک مادەممە بەسە دەنگی و خوشیێکی ڕۆ خودی حەز کرد یعنی ئەو قافێ پرۆژەیەکی هەی و ئیدی سیستەم بێتە دانان بۆ هەلبژارتنەوە دەنگی تایبەت بۆ بانکدانێ بۆ خواندنا قورئانا پیرۆز ویجا کاچی وردەکاریدانە ئەو دی بەحسکن ماشڵڵا وی دەنگی تایبەت سەڵاوات لێدان سەر ڕۆحا پێغەمبەری خوشتوی سڵاوات خودی سەر من و دەست پێ کرد ئەمت ناو شەوێت پیرۆز داینە سورة القدر چوە هینجی ویجا بخینی دەنگی خۆی تایبەت و پشت دەنگی ویجا ئەم دەست بابەتی بکین یا الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة بروح من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم صدق الله العظيم خودش ترازي بد خلت ياكو بتشيك شوي تنزل الملائكة والروح فيها في كل من أمر سلام هي حتى مطلع الفجر خودش ترازي بد إن شاء الله أو غلطي ملانا ها مزارد ملاكا غلط دكا أو غلطي ملاش ما الله شي غلط يعني خودش ترازي بد إن شاء جان خوي براندو آفرين الله إن شاء الله خودش ترازي بد هذا أنا ملا أوهان زيرة كنت باش براندو براندو هذه بجا هما أم دنك خوشي دست بكينو أو باشا. بروجي طيبات بۆ قسەکردن لەسەرم بابەتەکە کەمێک پێشێستا لەگەڵ هاوکار مژوان باسمان لێوە کرد زۆر بەڕێز شێخ ئیبراهیم بەرزنجی بەڕێوەبەری لێکۆڵینەوە و ئێرشادات و بنکەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆز عليكم السلام ورحمة الله وبركاته يا أخوة بخير بما باش نحوالتان باشا ويهرب بجي ما يا أخوة بخير بي أخوة قبولك يا ربي رمضان شهر بيروز أحوالت صحتت وفقني إن شاء الله برام سلامت بی پێش ئەوەی دەست پێ بکەین بە گفتوگۆکانمان پێم خۆشە کە جەنابیشت لێرەی کاک ڕەوەند ئەگەر دەرفەتێکە بێت بانگێک بفەرمێت گوێ لە بانگەکە بگرین بەڵێ باشە دوای بە یەکەوە گفتوگۆ دەکەین يا الله کاک ڕەوەند ئامادەی يا الله بانگێکی خۆش و تایبەت کوردی دەدەین بانگەکی تایبەت بە شاری هەولێر بانگەکی کوردی خۆمان ڕەسەن خەڵک زۆر گلەی دەکات دەڵێ بانجی کوردیمان نییە عکسەوە لێرەوە ئەم لەو شاشەی بانجی کوردیمان هەیە بانجی ڕەسەنی خۆمانە ئینشاءالله يا الله بۆ یەکەم جار ئینشاءالله الله أكبر الله أكبر الله أكبر الله
أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله بارك ما الله شاء الله. هرهبي يا أخوة. بارك الله فيك دان وياخذ اشترازي. ما عندنا بيا أخوة دوباره سڵاوی خوا لەبێت سڵاو مامۆستا. سەرچاوان گوێت لەم بانگە بووی مامۆستا ڕەوەند کەسی خۆش بێ چەندان دەنگخۆشی دیکەشمان هەیە ینی لەنێو کووردا تا ئێستا هەوڵدراوە کە ئەمە کۆ بکرێتەوە و ڕێک بخرێت کە هەموو ئەو دەنگخۆشانە لە کاتی بانگەکاندا ینی ئەم دەنگخۆشانە بانگ بدەن نەک بەداخەوە بەڕاستی کەسانێک هەن کە دەنجیان ناخۆشە بانگ دەدەن من و تۆش و هەمومان گوێمان لێ بووە اینجا بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە دەستپێکی مانجی ڕەمەزانیش لە بەرنامەکانی سەرەتا ینی قسەمان لەسەرەوە کرد گوتمان کەسێکی تایبەتمەند دێنی بۆ گفتوگۆکردن لەسەرەوە هیچ پرۆژەیەک کارێک هەیە بۆ سەبارەت بە ڕێخستنەوەی بانگەکان بەناوی خی گەورە و میهرەبان سڵاو لەسەر جەمبی نەرانمان لەم کاتە مبارەکەیە شەوێکی مبارەک و دەڕۆژێکی خۆش و پڕ ئیمان و پڕ پەرستن چاوەڕی مسلمانان دەکا من دەستخۆشی لە کاکەڕەوەند دەکەم بەڵام یەک نەسیحەتێکی دەکەم کاکەڕەوەند مادام لە تەمەنێکی ئاوها لاویە پێم خۆشە مەقامات زیاتر بخوێنێ چکمە مەقامی کە دەستی پێکرد مەقامی بەیاد بوو و مەقامە وردە وردە لە ناوڕاستا کردێ مەقامێکی تر لە کۆتایە کردێ مەقامی کرد دەنگی توانایەکی زۆر بەقوەتیەیە بەس پێویستە ئێمە هەمومان خەڵکیی وەک کاکەڕەوەندمان گەلێ زۆرە پێویستیمان بەوەیە کەوا فێری لێزانینی ئیشەکانیان ڕاست ئێمە ئەو خەلە لەمانەیە ئەگەر دەرفەتم بدەن بە تەفسیلی باسی ئەو بابەتە دەکەین ئەمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە پێی یاسای ژمارە 11 ساڵی 2007 بەرپرسین لەسەر سەرجەم بواری ئاینی لە کوردستانە و ڕێخستنەوەی مزگەوتەکان ڕێخستنەوەی شعائرە دینیەکان ئەوە بانگدانی شعیرەی کە لە شعائری ئیسلام پێویستی بە شێوازێکی ڕێخستنەوە و جوان ئاخافتنە بۆ مسلمانان کاتێکە گویان لێ دەبێت لەو ڕوانگەیەوە ئێمەستمان کرد لە کوردستانە لەبەر زۆری ڕێژەی مزگەوتەکانمان کە ژماری نزیکەی 6,000 مزگەوتە و ئەو مزگەوتانش حتمما ڕۆژی 5 فەرز دەبێ بانگ بدەن و بانگ بێژیش سیفەتی جیاوازترە لەگەڵ پێشنوێژ و تارخوێنە چونکە هەر کەسێک پیشەی خۆی دەبێ بکە و لە زمانی پێغەمبەریشدا عەلەیهی سەڵات وەسەلام چەند بانگ بێژێک بەناو بانگ هەبوون حەزرەتی بیلال بوو عەبدوڵای کوڕی مەکتوم بوو چەند کەسانێکە بوو ئیشان ئەو بوو کە بانگیانە فەرموو حتمما پێغەمبەری خوایش عەلەیهی سەڵات وەسەلام ئەو بانگەی کەوا ئەوان داویانە لەو زەمانە ڕازی بوونە لەسەر چکومین حەدیثێک وارد نەبووە کە
ڕخنی لە بانگەکانیان گرت بێ یاوت بێتی بە شێوازی بانگەکەتان والێ بکەن یا والێ مەکەن. ئێمە لە وزارەتی ئەوقاف جارێ هەستمان کرد کە پێشەوەی کە دەنگخۆشێکی باش بۆ بانگ ئامادە بکەین ئێمە کێشەیەکی گەورەترمان هەبوو کێشەی ناڕێخستنێکە بوو لە کاتەکانی بانگ لە کوردستانە. تەسەور کە من ئەوەی کە من کۆم کردەوە داتایەکم کۆ کردەوە و یاخود گەڕام بە دوایە بینیم لە کوردستانە تقریباً بانگدان لە مزگەوتێکەوە بۆ مزگەوتێکی تر زۆر جیاوازە لە چەند فەرزێکە لە چەند کاتێکی وەرزیە لە کاتەکان و وای لێ هاتوبوو ئەسڵان کۆمەڵێک خەڵک پەیدا بووبوون لە مزگەوتەکانە ئاعترافیان بە تەقویمی نەوزارەت دەکردنە ئەترافیان بە تەقویمی خەڵکانی تریانش دەکرد ڕۆژوشکاندنی خەڵکیان لە کاتێکا ڕۆژوخ بە خەڵک شکاندووە ڕەنگە ئەو کاتە وەختە شەرعەکە نەبوو بێ لەبەرەوەی هزری جیاواز بووە ویستوێتی تایبەتمەندی خۆی هەبێ لەوەیشە بۆ ئێمە لە وزارەتە ئەومان پێ قبول نەکرا هەڵساین لزنێکی باڵای ڕێخستنەوەی کاتەکانی بانگ لە هەرێمی کوردستانە دەستنیشان کرا شەرەفی ئەوەم ڕاست پێراکەوە سەرۆکی ئەو لزنەیە بم لە هەر پارێزگایەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان چەند ئەندامێکماندانە ئەندامی بە پێی تەخەسوس ماوەستا لژنەکە بە ناوی چیە؟ لژنەی ڕێخستنەوەی کاتەکانی بانگ لە هەرێمی کوردستان جارێ ئەوە ڕێخستنی کاتەکانە ئێمە جارێ ئەو مەشروعیتر ئەو هێشتا ماوێتی ئێمە تەرکیزمان لەسەر ئەم مەشروعەیە بۆ تەرکیزمان لەسەر ئەم مەشروعەیە چونکە لای هەموو معلومە من لە کەناڵە تەلەڤیزیۆنیەکان کە بانگ دەدرا لە کەناڵێکەوە بۆ کەناڵێکی تر لە کوردستان جیاواز بوو لە شارێکا جیاوازی هەبوو ئەو لزنە بەڕێزە علمی مەواقیتی نوێژ علمێکی تایبەتە لە شریعەتی ئیسلامە جیاوازیشە لەگەڵ برافەلەکیەکانیشە علمی مەواقیتی نوێژ علمێکی تایبەتە بە پێی ئەو دەقانی کە لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم چۆن نوێژەکانی تەحدید کردووە و توێتی کاتەکەی وایە کاتەکەی ئەوەی بۆ ئێستا نامیلکەی ماستەر و دکتۆرا لەو بوارە وەرگیراوە ئەنداممان لەگەڵ نامیلکەکەی لەسەر ئەو بابەتە مامۆستا بەپێی ئەو سەردەم و ئەم سەردەمە کە چوون لە ئاەتی قورئانیش باس کراوە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا ئێستا ئەو مەواقیتە چوون ڕێکخراوە ئەو مەواقیتانە ئێمە بۆ نمونە شاری هەولێرت بۆ بێنمەوە شاری هەولێر تەقویمێکی بانگدانی هەیە تەمەنی 52 ساڵە هین بە ڕێز مامۆستا مەرحوم سەید محەممەد پیر داودیە بای گەورە دەرەجاتی عالی بکە ئەو پیاوە خزمەتێکی زۆر گەوری بە شاری هەولێر کردووە و کەسێکی پسپۆر بۆ لە بواری خۆیان لە سەردەمی خۆی نزیکەی 40 ساڵ خەریکی ئەو تەقویمە بووە لە دەرەوەی شاری هەولێر تەقویم کاتێکەدا دەرێت جەنابەت ئەتەوێ مەواقیتی نوێژەکان ئەبێ بە عەمەلی جەنابەت مراقەبەی کاتەکانی خۆر ئاوابوون و خۆر هەڵهاتون و ئەو کەشوهەوایانی کەوا بە ساڵەکەی دێ ئەبێ بۆ چەند ساڵێک جەنابەت خەریکی ئەو بابەتەبی ئێستا حالێن مامۆستا مەلا عەزیزمان هەیە 17 ساڵ خەریکی ئەو کارە بووە یعنی کارێکی ئاسان نییە من بێم لە خۆمەوە بڵێم وڵاکاتی نوێژەکە خەلەلی تایە من ئەوەم پێ باش ئەگەر کەسێکی پسپۆر نەبێ لەو بوارە هەر قسەی وەرناگیرێ ئێمە لزنێکی باڵامان تشکیل کرد یەکەم کۆبوونەوە بەسەر پرشتی جەنابی وەزیر بوو کە حرسی لەسەر ئەوە هەبوو کە ئیشەکان دەست پێ بکرێ و ڕێنماییدایە لە ژنەکان لەگەڵ ئەو لزنە باڵایە لە سەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی ئەو قافەکانی سەر بە وەزارەتمان لزنێکی تری لاوەچیمان دروست کردووە لە ئیدارە سەربەخۆکان و لە ئەو قافە گشتیەکان ئیشی ئەو لزنە لاوەچیانە ئەوەیە کە تەقویمێکمان بۆ دروست بکەن ئەو تەقویمە لەسەر ڕەزامەندی ئەو کەسە پسپۆرانەی کە لەو شارەیە هەن بۆ ئێمە ڕەوانەی بکەن بۆ لزنەی باڵا ئێمەش بەڕاوەرگن لە برایانمان لە ئەنجومەنی باڵای فتووە سەر بە یەکێتی زانایان ڕایان وەردەگرین دراسی دەکەین لەگەڵیانە ئەوجا بڕیاری یەکلایکەرەوە بۆ ماوەی ساڵێک تست ساڵێکی تێز دەکەین کە کەس اعترازی نییە لەو شارەیە کە تەقویمەکە کاتی نیوەڕۆ سەعات 12 دقە بانگ بدا ئەگەر کەسێکمان بۆ پەیدا بووتی وڵای من پسپۆرم ئەو بوارێ ئێوە غەڵەتتان کردووە ڕەنگە 12 دقە بێ بۆ معلوماتانیش جیاوازی نێوانی بانگەکانە کە لە تەقاویمەکانە دەبێت دقائقە یعنی شتێکی گەورە نییە ئیلا مەگە نوێژی بەیانی نەبێت لە چەند وەرزێکی تایبەتە هەیە ڕەنگە وەختەکە جیاوازتر بێت ئێستا ئیشەکان زۆر هەنگاوی گەورەی بڕیوە لەسەر ئاستی پارێزگای هەولێر لەسەر ئاستی پارێزگای سلێمانی هەڵەبجە گەرمیان ئیداری سەربەخۆی سۆران ڕاپەڕین زاخۆ دهۆک ئیشەکان لە دوای جێژن بە مودەیەکی کەم
ئێمە دەتوانین هەمووی تەواو بکەین وە کۆنفرانسی ڕۆژنامەوانی بۆ دەکەین هەتا ئەپلیکیشنیشی بۆ دروست دەکەین ئەوە حاضر دەبێ بۆ ئەو پرۆژانەی کەوا لە دوای ئەوە کە دێن وەکو ڕێخستنەوەی بانک ئەوجا نەک کاتەکانی چکە تو معقول نییە ئەو پرۆژەیە دەست پێ بکەی کاتێکی بانگی موحدت نەبێ بەڵێ معقول نییە تۆ کاتی بانگەکەت اختلافت هەبێ لەگەڵ ناو زانایانە بە شەریکە بڵێ یەک قسەی کوردەواریش بینین ئەمە ئەم کوردیت بژین دوو چیچکۆ بەرەکیت کوژن دوو چێشکە بە پەردەک دەکوژن بوو ئەوەتان نەکرد لەبەر ئەوەی ئێمە متابعەمان کردووە لە سیستەمی وڵاتانی دەرەوە بۆ نمونە وڵاتی تورکیا ئەو سیستەمەی هەیە بانگی ئەلکترۆنی پێدەوترێ کە لە شوێندێکە 5 بانک لە 5 بانک هەمان هەیە لە شەو ڕۆژێکە ئەو 5 بانگە بە حەی دەدرێ ینی کاکەڕەوەند دێنین نوێژی بەیانی دەدەینێڵین تۆ بە فلان مەقام بانگەتێکی شوێنێکی بۆ دەستنیشانەکەین بۆ نمونە لە شاری هەولێر لە سنتەر شوێنێکی تایبەت ئەو بانگەی کاکەڕەوەند لە هەموو ئەو شوێنانەی تر کە بانگ دەدرێت لەو تەوقیتە لە مزگەوتەکانە ئەو نەفەس و لە یەک چرکە و لە یەک نەفەس چکم بۆ ئەو سیستەمە دەبێت ڕەبتکرێتە ئەو شوێنانەوە کە مەبەستن بەو بانگە زندووە ئەوە پێویستی بە چییە؟ پێویستی بەوەیە کە من تەوقیتێکی بۆ دابنم لەسەر ئەو تەوقیتە بانگ بۆ بتە من نابێ بکەومە پێش مەرحەلەیەک ئەوە پرۆژەیەکی فکرەیەکە وزارەت کە ئیشی لەسەر بکە بەڵام ئەوە ئیستا ئیشی لەسەر دەکەین هەمانگیشمان لەگەڵ دیوانی وەقفی سونی کردووە و ڕەنگە سەردانمانی شەبێ بۆ بەغدا ئەوان من ئەندام بووم لەگەڵیانە نوێنەری هەرێمی کوردستان بووم پێش ساڵی بەلێ ئێستا تەقویمی 15 پارێزگان لە عێراقە چاکرد ئێستا عێراق تەقویمی 1 تەقویمە ئێمەش ئەمانەوێ ئەو تەقویمەکە تەواو ڕێشان خست باشە مامۆستا پرسیارێک لێرە دێتە پێشەوە ینی لە نێوان ئەو مامۆستایانە بەشێکیان لەوانەیە قسەی خۆیان هەبێتیان بڵێن هیچ شتێکی وا ڕێکخراوە کە هەر کەسێک هەر مامۆستایەک هەرمانی پێی وایە کە دەبێت کاتەکەی وابێت یان دوو خولێک پاشتر بێت یان پێشتر بێت پێشتر دانیشتێک دەکرێت لەگەڵ هەموو بیر و بۆچوونەکان هەموو با بڵێن تەنانەت مەزهەبەکانی دیکە یان ئەوانەی دیکە هیچ بیرێکی وا کراوەتەوە کە دانیشتێکی فراوان بکرێت سەبارەت بە مەقسەد بکرێت یاخود تەنیا ئەوانەی کە لەنێو وەزارەتی ئەوقافە بەم کارە هەڵدەستن ئێمە دوای ڕەزامەندی وەرگردن لە جەنابی وەزیر ڕێنماییمان داوەتە سەرجەم بەڕێوەبەرایەتە گشتیەکان و ئیدارە سەربەخۆکانیش هەر کات پێویستیتان بە دروستکردنی سیمینار کۆر کۆبوونەوە لەگەڵ کەسانی پسپۆر لەگەڵ زانکۆکان لەگەڵ مامۆستایانی ئاینی خۆتان هەر کێبێ کۆبوونەواتی خۆتان بکەن دوای تەوابوونی کۆبوونەواتان و نەمانی اعترازات اینجا تەقویمەکەمان بۆ نمونە ئەوقافی سۆرانمان هەیە سیمیناری بۆ کۆمەڵی زۆر لە مامۆستایانی خۆی کردوتەوە پرۆژەکەی ئێمە لە سۆران ئەو لزنە مختصی کە و ئیشیان کردو ئەم تەقویمیان دروست کردو چی اعترازی هەیە گفتوگۆی چاچیان لەگەڵ یەکا کرد باشان چوونە زانکۆی سۆران لەوێ بەشێکی تایبەت هەیە تایبەتە بە فەلەکناسی و بەو بابەتانە کۆبوونەوەیان لەگەڵ ئەوانی شاکرد ئایا ئێوە وەکو فەلەکناسەکان چی تێبینیتان هەیە لەسەر ئەو بابەتە گفتوگویەکی زۆر باشیان کرد کۆنووسیانیش تواژۆ کردووە لە کۆتاییە بۆ ئێمەی دەنێر یعنی ئەو ئیشانە دەکەین بە بەردەوام لە شاری سلێمانی 3 ساڵە خەریکن ئەو لەژنەی کە لە سلێمانی تشکیل بووە 3 ساڵە بە مراقبەکردنی کاتەکانی بانک لە منطقی خۆیان و دەڤەری خۆیان حتا ئەو لژنەیەکەوە ئەوان کاریان تیا کردووە هەموو منطقی سلێمانی کەسی اعترازی نەبووە لەسەر ئەوە پێشنیارێکی هەبوو بێت بیگوت ئێمە هەر کاتێک کەسی اعترازیشی بوو بێ یەکسەر ئەو لژنەیە مفاتحی کردووە ئەگەر بەڵگەکانی زانستی بوو بێتن بە قسەی کراوە بووە بەڵگەکانی زانستی نەمبیستووە مەسەلەن لژنەکە گەشت بێتە ئاستێک کە بۆچوونەکانیان چکم ئەوان گەڕاون بە دوای کام کەس پسپۆر ئەویان هێناوە یعنی کەسێک من مامۆستای ئاینیم بەڵام لەو بوارە ئیشم نەکردووە من ناکەنە ئەندام لەگەڵ خۆیانە بەڵام مامۆستای ئاینیمان هەیە خولیای ئەو بابەتەیە خەریکی ئەو ئیشەیە ئەوانە هەمووی ناسراوشن لە کوردستانە چەند بۆی ئیشەکەمان زۆر باش ئەکادیمیانە بە زانستیانە کردووە ئەمەلیشمانێ ئیشی باش لە دوای ئەو مامۆستا ئەو مەواقیتەی کە حازر کراوە و تێستیش ساڵێک لە سەری دەڕۆن بەڵێ جیاوازی لەگەڵ ئەوەی پێشووتر زۆرەیان کەمێک ئەوە لە شوێنێک و بۆ شوێنێکی تر دەگۆڕێ مەسەلەن بۆ نمونە جوگرافیای شاری هەولێر لەگەڵ جوگرافیای منطقەی سلێمانی یا لە منطقەی دهۆک ئەوە بە پێی وەخت دەگۆڕێ بەڵام بۆ نمونە لە هەولێر 52 ساڵ ئیش بەو تەقویمە کراوە حتمما گۆڕانکاری بەسەرا هاتووە
بۆ گۆڕانکاری بەسەرهاتوە لەبەرەوەی ڕەنگە لە کاتێکا دامەزرابێ ئەو ئامێرە تەکنۆلۆژیە متەتەوڕانی کە ئێستا هەیە لەو سەردەمت بوونی نەبووە احتمال کراوەتە سەر چاو سەر ئیجتیهادی خۆی ئەو بەڕێزانیش کە ئێستا بڵین بۆ نمونە چەند دقیقەیەک فەرقی هەیە لەگەڵ ئەوانە معنای ئەوە نییە کەەوە ئەو بەڕێزانە بە هەڵەیە چوون ئێمە لە شریعەتە هەڵەمان خوای گەورە وەکو ئیجتیهاد تەماشا کردووە ئیجتیهادەکەش ئەگەر غەڵەتیش بکە خوا ئەجری بۆ دەنووسێ بەڵام ئەگەر بگێتە ڕاستێکە خوا دوو ئەجری بۆ نووسێ بەڵام عیبادات و تاعەت و خواپەرستی لەسەر ئەو بابەتە کرابێ حەقی بەوە نییە بڵێ وەڵام من گوناهبارە بۆم یا غەڵەتم کردوێ نەخێری چت نەکردووە تۆ ئەو ڕێگەیە هەبووە کەەوە عیبادەتی پێ بەڵام ئێستا ئەو ڕێگەیە هەیە ئێستا ڕەنگە گوناهباربی ئەگەر تەقویمێکی باشت بۆ دەربچێ بەڵام پێچەوانی تەقویمەکە بکە بڵێ من اعتراف ناکەم هیچ بەڵگەتش نەبێ ئەو کاتە تۆ گوناهبار دەبی و خەڵکی شتێک دەدەی مامۆستا با زیادەیەک بخینە سەر بابەتەکە ئەویش ڕووی قیبلەی مزگەوتەکان ئەو ماوەیە ببووە مەوزوع لە سوشال میدیا لە سلێمانی و لە دووکی شاندێک مزگەوتە بوون ڕووی قیبلان ئەو ڕاستکردنەوەی ڕووی قیبلەی مزگەوتەکان بەشەکە لەو پرۆژەیەیان نەخێر ئەوە پێش ئەوەی کە ئەو لزنیە دروستکەین هەمان لزنم دروست کردەوە لە وەزارەت هەر شخصی خۆم بەڕەزامەندی جەنابی وەزیر لزنێکمان دروست کردەوە لەبەرەوەی بیستمان لێرە و لەوێ چەند مزگەوتێک هەیە بە تایبەتی لە شاری هەولێری شەبوو لە سلێمانی شەبوو کە گومان ئەکرێ بە پێی ئەو ئامێرانی کەوا ئێستا هەن ڕووی قیبلەکەی ڕاست نەبی یا تێبینی هەبێ هاونیشتیمانی جیاواز بۆ لەگەڵ پێش ئێمە لزنەیەکی باڵامان تەشکیل کرد ئەو لزنە باڵایە دەسەڵاتی دایە بەڕێوبەری ئەو قافەکان لە هەر شارێکە زانیان مزگەوتێک قیبلەکەی بە نەوعێکە لزنەی پسپۆری بۆ دروست دەکەن و نوێنەری وەزارەتش لەگەڵیان نابێ ئەوە ڕێک و پێک ئیشەکە چارەسەرکرێت ئەو ڕوود باسی کە جەنابەت باسیەکەی من لەگەڵ برادرانی سلێمانیا قسم کرد ئەوە تەلەبەیەک بوو نامیلکەی لاوێکی لە کۆلێژەکان ئیشی لەسەر کردو بوو بەحسی تەخەڕوزی پێدەوترین چەند ساڵی پێش ئێستا بوو ئیسپاتی کردبوو لە چەند مزگەوتێک لە سلێمانی ئەو حاڵەتە هەیە بۆ چارەسەر کرا لە ژنی ئەوێ چارەسەر کرا بەڵام من نەمزانی بۆچی لەم ئێستەیە ئەو خەبەریان زیندوو کردەوە لەبەر ئێستای حالیان لە کوردستان هیچ مزگەوتێک شتێکی تەقدیمان نەکردووە وەک وەزارەت بڵێ ئێمە قیبلەکەمان هەڵێ وەرن بۆمان چاک ئەی ئەپلیکیشنێک دروست دەکرێت تایبەت بە کوردستان مەسەرەن من لە موبایلی خۆم بەکاربێن لە هەر شوێنێک ڕووی قیبلەی تاوە پیشام من متابعی ئەو ئەپلیکیشنانم کردووە کەوا گۆگڵ دادەنا هەمووی ڕاست نییە لە کاتی تەوقیتاتی بانکی کوردستان اختلافێکی زۆری تا هەر شەریکەیەک بە پێی شتی خۆی داێ منیش ڕووی قیبلە جارێ ڕووی قیبلە ڕبتە لەگەڵ ئەتەرنێتە ئەو علاقی بە ئێمە نییە بەڵام ئێمە کاتی بانکی هەرێمی کوردستان حتا ئەو بابەتی کەوا لە مزگەوتەکانە دەبینی کاتی بانگەکانی ئەو برادرانی کە ئەو شەریکەیە بە تایبەتی لە دەرەوە کارەکەن لەسەر ئێمە ڕاوەستاون تا ئێستا بەرنامەی خۆیان تەجیل نەکردووە وازام لە سینەوە دێنی لەگەڵ من قسەیان کرد وتیان ئێمە چاوەڕین تەقویمەکەی ئێوە تەواو بێ هەموو کوردستان لەسەر تەقویمەکەی ئێوە وەرمەجەکەین ئەوە یەک دووەم بەتەمای ئەپلیکیشنێکی خاص بۆ کوردستان دروستکەین ئەو بابەتە لە گیرفانی هەموومانە بێ کە کاتی بانکان بە دقیقی پێت بڵێ ناوی دەکەنە چ کوردستان والنعم کوردستانە باش هیچ بابەتێکی دیکەمەوە هەر لەسەر ئەو بتەوێت زیاتر قسەی لەسەر بکەیت زیاتر قسەی لەسەر بکەم ئەو بابەتە ئێمە ینی لەم فترەیە ڕاگەیاندن زۆر قسەیان لەسەری کرد باشە بەڕاستی من دەستخۆشی لە بەڕێستانی شەکەم بە تایبەتی کەناڵ 24 کەناڵەکانی تر هەمویان هەر کەریەکە بابەتی خۆی بەرنامەی لەسەری کرد بەڵام ئێوەستم کرد زیاتر احتمامێکی باشتان پێدامە دەستخۆشیتان لێ دەکەین ئەو بابەتە بابەتێکی گرنگە بۆ هەمووان و بابەتێکە ئێمە لە ژنەی پسپۆر ئیشی تیا دەکات تێنەگەن حکوومەت ئەوێ شتێک بچەسپێنێتە سەر خەڵکە چکم هیچ حکوومەتی ئیسفادێ ناکە خەڵک ساعت 12 نوێشکە 12 دقە نوێشکە یا ڕۆژۆکەی زوو بشکێنێ یا درەنگ بشکێنێ ئەوە ئیشێکی شەریعیە زانستیە لە ئەستۆی ئەو مامۆستا ئاینیە بەناوبانگانی کە لە کوردستانە هەن کە خستومانەتە ناو لزنەکەوە بەبۆی هیچ گومانێکیان نەبێ پرسیارە زۆر دەکرێت ئایا ئێمە لە ڕابردوو ئەگەر تەقویمەکانەوە بێ من دووپاتی دەکەم و ئەوان هیچ گونەهبار نابن بەڕی شەرعەوە لە داهاتووە ئەگەر تەقویمێک موحد حکوومەت تەبەنای کرد وەکو وەزارەت وەیەکێتی زانایان وەکو ئەنجومەنی باڵای فتووا ڕەزامەند بوو لەسەری و هەماهەنگن لەگەڵمانە لەو بابەتەیە کە ئەوانیش فتوایان دا بۆمان ئەو جا خەڵکی گونەهبار دەبێ ئەگەر بەو تەقویمانە کار نەکەن باشە دیسان ئێوە بەرپرسن
ئێمە بەرپرسین لە بجۆ دەبینە سەر مەسەلە دەنگ خوشیە دیسا بەڵێ و ئەو پرۆژێژی ڕەنگە بەشەکێ زێدەیە خەلکی حتى ئەوێت نەچنە مزگەفتۆژی نکتێ مەلایەنەتان بۆ بگێڕمەوە بەم شۆ یا الله دەنگخۆشی زۆر تەئسیری هەیە لە ئینسان لە ناخی ئینسان کاتێک کە بتوانێت بە شێوازێکی جوان پەیامەکە بگەینێ قورئان دەخوێنێ یا بانگ دەدا ڕەنگە ئەو بانگی کاکەڕەوەند دای تەئسیری لە ناخی کۆمەڵی خەڵک کردبێ چونکە دەنگی خۆش دائیمەن وا لە ئینسان دەکات کە دڵی نەرم بێ دەگەڕنەوە ئیبن حەجەر هەیتەمین قسەیەک دەگێڕێتەوە لە سەردەمی خۆی لە مصر کابرایەک دیارە زۆر لەگەڵ نوێژ و تاعەت و عیبادەتە بینی نییە بە تەنیشت مزگەوتێکا تێدەپەڕێ بانگبێژێکی زۆر خۆش بانگێکی خۆش دەخوێنێتەوە ئەڵێ دەڕوا ئەویش لە خۆشی بانگەکەی ئەوە دەسەکاتە عیبادەت و کیسەیە پاری باشی دەداتێ دەڵێ فەرمەوە بۆ جەنابەت لەبەر خاتر بانگەکەی تو من گەڕامەوە بۆ لای خوا یا الله ئەڵێ هەمان کات ئەو پیاوە فترێکی پێ دەچێت لە شوێنێکی ترۆڕەتە بێ کابرایەکی دەنگ ناخۆش بانگێکی ناخۆش دەدا ئەڵە زۆر خەفەت دەخوا ئەڵێ ڕوا بۆ لای ئەڵێ کاکە گیان بیکە خاتر خوا بە خوددا خۆم بە بانگێ بوومەتە مسلمان و هاتمەتە ناو دینەکەتانەوە فەرموو ئەوە ئەوەندە پارە بگریتە قەت بانگ بەدە بڕۆ ماڵێ ینی بڕوات بێت وەکو جەنابەت فەرموو ئێوە دەکەن الله بالفعل تأثيراته هي ئێوە دەکەن وڵی ئێمە خوا بەتەمانەوە بکەن من شتێکم لە کوردستان بینی لە زۆر شوێنیش دەبینم خولیای بانگدان گەلێ زۆرە یعنی من نازام سڕەکەی چییە طبعا حتما خەڵکێکی زۆر حەزی لێ لە ئەجرەکەی چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەحادیثی زۆرە لەسەر ئەجری بانگدان حتا ئەو بانگەت سەداکی بڕوا دوعات بۆ دەکرێ ئەس حەسەناتت بۆ دەنووسرێ و دەفەرمی ئەوانی کەوا زۆر گردنیان بەرزە لە قیامەتە بانگبێژەکانی ئومەتەکە من خەڵکێکی زۆر خولیای بانگی هەیە یعنی بڕوات بێ لە مزگەوتێکە مامۆستا بخۆ مامۆستای مزگەوتم جاری وا هەیە کێشەی ئەوم هەیە لەناو مؤەزنەکانە ئەو بانگ چێ بانگدا من بانگدەم ئەو بانگ نەدا ئەو بانگدا سە من مزگەوتەکەی خۆم حقیقەتەن کردومەتە بانگی ئەلکترۆنی تو خۆت بانگ دەدەی مامۆستا بەڵێ حەزمان لێ جێمان لێبی حەزمان ئەنجا نازانم جەماعەت حازرن مامۆستاش بانگدا بەو مایکەی باشە ئێستا لە خەڵک تێک ناچی ئەم هەموو بانگیان بۆ بدەین بڵێن ئەمە بەیانیە ئەبێ دەنگت خوش بێ هەتا کەسی باش هەڵبژێرن ئەوانەی دەنگیان بانگێکی تایبەت بە خۆم هەیە زۆر باش ئەو بانگە بانگێکی تایبەتە حتا لە یەک دوو کەناڵیشان هەلەی دەدەن دائیمەن ماشاءالله لەگەڵ بانگە من تقریبا نەبێتە مەدحکردنی خۆم بڵێ مامۆستا زۆر خۆت مەدحەکەی لە بیرمە یعنی لە کاتی سەرەتاییەوە لە مزگەوتە هەر خولیای بانگم دەدا و ئیمامەتیم دەکرد و پێش نوێژ و ئەو خەریکانی با بسم الله الرحمن الرحیم دەنگمان چۆن دەرەچێ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة
حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. اي بارك الله فيك ويش الله خدش سرازي وي هربجي باشە مامۆستا ئێستا عادەتەن ئەوانەی دەنجیان خۆشە زیاتر خەفەت بۆ دەخۆن کە دەنگێکی ناخۆش خراوەتە پێش ئێستا تو دەنگت خۆشە ماشاءالله کە گوێت لە بانگێک حتمما گوێت لێ بووە لە بانگێک لەوانەیە خەفەتیشت خوارد ئێستا ڕۆدەینی سپیکر دیا خوایەوە قابیش کە هەر دەبی وابی ینی هەندێک بانک هەیە بەڕاستی گوێ لێ دەبێ ینی ئەمە بەنسبەت خۆم ینی پڕ بەدڵ خەفەت دەخۆم ینی پێم حەیفە ئەو هەموو دەنگ خۆشە هەیە ینی هەموو جار لە دڵی خۆم دەڵێم باشە ینی معقولە ئەو مۆزوع حل ناکەن ئەوە چەند ساڵە ئەو دەبیوەکی کابرای بچی پارەی دەبێت ڕاتبی مانگانە دیدە چەند بانگێژەکە بڕۆنە ماڵ دانیشتنەکە وەڵایەکەی رووسیا ئەوەی تەرتیب دەکەین خڕی دەکەینەوە بە هەر نەوعاک بەس ینی واب والحاصل بەڵێ ینی دوای ڕێخستنی کاتی بانگەکان بە خێرایی تەمانی سۆ پابندە پێیوەستە بە ڕێخستنی کاتی بانکان بۆی کە باست کرد ئەوەی کە پلانەی کە داتان ناوە ڕێکی بخەن کاتی ینی دەنگ خۆشەکان چۆن چۆنیە هەر ئەوەیە کە کەسێک بۆ منە بەیانیان کەسێک نیوەڕوان و هەر پێنج کاتەکە هەمووی موحد بن لە هەموو مزگەفتەکان بەم شێوەیە ئەوەیە پلانەکە طبعا ئێمە لە کوردستانە الحەمدولله خوا و بەهرەی پێماندا و دەنگ خۆشمان گەلێ زۆرە لەگەڵ وڵاتانی ترا زۆرمان جیاواز ینی لە بواری قورئان خوێندنا بگرات دەنگ خۆشێکی باشمانێ بەڵام لە بواری سرود و ئەو بابەتانە بگرە ماشاءالله دەنگ خۆشی زۆر باشمان لە بانگ بێژی شازانین هەیە طبعا من ئێمە پرۆژەیەک وە من حاضر دەکەم انشاءالله پرۆژەکە ئەوەیە کە بتوانین زۆرترین خەڵک تاقی بکەینەوە باشە خۆمانیش هەمانە لە وەزارەت باشە کۆمەڵی فەرمانبەری خۆمانەیە پیشەیان بانگ بێژە ئەوانیش فەرامۆژ ناکرێن ئێستا حالین لە مزگەوتەکانە کار دەکەن ئەو بانگیش کە جەناب دەڵی طبعا لە تورکیا هەیە لە وڵاتانی کەنداو هەیە ئەو بابەتانە ببوورە بەس دێمەنێ و ینی یەک کەوانە ینی ئێوە خۆتان لیژنەیەک هەڵدەستن بەوە یان دەتوانن شتێکی وەکو بیرۆکەیەک ئەو قسەی ئەگەر دەزانی ئەوە نیە ئاسایی ڕەتیکەوە ینی شتێکی وا ڕێک دەخەن بۆ نمونە بۆ بانجی هەولێر ئەوها ڕێک دەخەن دەڵێن پێشبڕچەیەک بکرێ بۆی خەڵک لە ڕێگەی نامەوە بێیان دەنگ بدات بە دەنجی خەڵک شتێکی ئەوها بکرێت بۆ نمونە ئەمە هەردووکمان بۆ بانگ دەنگمان ناخۆشە ئەمن و ژوانین باشە بەڵام داینێ ئەمە هەردووکمان دەنگمان زۆر خۆشە باشە ینی بۆ ئەوەی خەڵک دەنگمان بداتێت خەڵک حەزی لە کامەمانە پێشبڕچەیەک بکرێ ئاوها کامە دەنگ خۆشە ئەوە بۆ بەیانی من ینی ئاگاداری زۆر بابەتین بانگبێژی کوردمان هەیە لە وڵاتی کەندا و یەکەمی هێناوە لەسەر ئاستی وڵاتانی ئیسلامی قسەشمان لەگەڵی کردووە من لەسەر فەرمانی جەنابی وەزیر مەسەلەن من کۆنتاکم لەگەڵ ئەو کوڕیش کردووە ینی گەنجێکی خۆمانە و تەلەبەیە و دەنگی خۆشە دەتوانین بزانین مامۆستا بەڵێ بەڕێزێکە ئێستا ماستەر دەخوێنێ لە وڵاتی سعودیا خەڵکی پێنج وێنە گەنجێکی ڕێک و پێک و بانگێکی خۆشیش داوە ئەو کارە دەکەین کە شێوازی ئەوە ناو دەبرە شێوازی بیلال بە قورئان ئێمە کەس بیلالی نەبینێەوە بانگدا لە فیلمی ڕیسالە نەبێ من لە حەزم لەسەر ئەوە هەیە ئەوش دەنجی عەبدولباستە دەنگی زۆر خۆشە بەڵێ ئەوەی بانگەکە ئێمە شێوازی بانگی بیلال و ئەو شتانە مەسەرن وەکو دەنگ بۆمان نییە شتێک تۆمار کرابێ یا کەسێک جێڕابێتەوە بەڵام شتێک دروست کراوە کە ئەنەما حەزرەتی بیلال ئاوها بانگێکی داوە بەبێ مەقامات هەر وەکو زانیارێکەوەی کە ئەم پێم گەیشتووە ئەوەی لە فیلمی ڕیسالە هەیە ئەو دەنجی شێخ عەبدولباست کوردە دەنگی هەیە فەئینشاءڵڵا خەمتان نەبێ وزارەت ینی هەوڵەدا
کام دەنگ خۆش ئەو بانگانی تا ئەمە 5 کەس هەڵە بژێن دەبێت 5 کەسی خۆشترین دەنگ بێ لە کوردستانە وە شەرتیش نیە هەر کوردستانە خۆ بانگ بە کوردی نییە ڕەنگە جاری وایە کەسێکمان بۆ ڕێککەوێت دەنگی زۆر خۆش بێ بەڵمە کوردستانی شانە بێ یعنی ئەوە ئاساییە ئێمە پرۆژەیە کە دەکەین بەشوازێکی جوان ئەوە بەردەوام مەقاماتەکانش یەککەوانە لەولا ئەمنیش جێم لێ بوو کە شێخ عەبدولباسط خودێژە ڕازی بوت کوردە بەس ئەنزانم یعنی ئەو زانیاریە فایکە بزەبێت وەدیفکریە یەکیرێ خەلکێکی بێ کوردەکاریمان پێ دەدەیت وڵایی شتێکی من لە مسر زۆر بە حکمی ئیش و کار و دەورات و ئۆشتانە لە مسر پرسیارم کردووە کوڕی ماوە لە ژیانە ناوی تارقە حتا مامۆستایانی ئێمە کە سەردانی مسریان کرد چاوشیان پێکەوت بوو بەڵێ کوردبوونی خۆی سەلماند بووە و لە بیرتانیش نەچێت لە قاهرە 1 ملیۆن کوردەیە لە شاری قاهرە شوێنێکەیە هەر پێڵەن حیل منطقەی ئەکرات ئەڕێ هەمویان کوردن لە ئاسەواری سەلاحەدینی ئەیوبی لەوێ ماون ئەو کات چوونە ئەوێ لەەوە ماونەتەوە شێخ عەبدولباسط شوانە ماڵێکی شێ لەوێ والله من بەتەکید نەمزانی خەڵک بەس دەزانم ئەسلی کووردە تحقیقم لەوە نەکرد کە بزانم ناتوانم لە خۆم شەوە نعم شوێنێکی شەیە مەسەلەن بۆ نمونە لە قاهرە ئەلبەیت الکوردی بنەماڵەی مامۆستایەکی ئاینی هەولێرە ئەو بنەماڵەی ئەستەماون وە کوڕەکانیان هەموو کە سوکارەکانیان هەموو ماون شێخی تەریقەتی سۆفین شێخ محەممەد ئەمینی الکوردی وەختی خۆی چووە بۆ سەفەری حەج لەوێ ماوەتەوە دوایی سەفەری نەکردووە هەر لەوێ ماوەتەوە 100 ساڵ بەلێ ئێستا تقریبەن ئێمە سەردانی ماڵیانمان کردووە نەوەیمان بینیوە ئەوانە هەموو کوردن یعنی ئەو گومانیتیان نییە زۆر شکر ئێمە وەستا دیسەر سەر یعنی هەڵبژۆرتن ئەوان کەسە و دەنگ خوش بەڵێکی برۆم بە حەسکری ئێمە 100% ئەو پرۆژەیە ئامادە دەکەین و رحمەتی خواتان دەبێت ئینشاءالله دڵتەمین بە دڵتەمین بە ئێمە الحەمدلله یعنی هەستەکەم تەوەجوهی وەزارەت بەوەیە کە زۆر لەو شتە بابەتانە ڕێک بخە یعنی بەڕاستی پێویستی بە ڕێخست نیست ئێمە چۆن وتاری هەینیمان ڕێخستووە بە ڕێکێ لە ڕاستپاردەکانی کۆنفرانسی ساڵی 2006 ئێستا یەک ناونیشانی وتاریا دوو ناونیشانی وتار بە هەموو مامۆستایانی ئاینی دەچێت دڵتەمین بن یعنی بانگیش بەو شێوازە نامێنی لەگەڵیش قورئان خوێندن و ذکر و ئەوانەش دەبیون یان ئەوەش پرۆژەیەکی ترمانە خەریکین یعنی مەسەلەن بابەتی قورئان خوێندن لە کاتی بۆنەکانە مەسەلەن لە کوردەواریە هەروە باو بووە پێش نوێژی جومعە یان هەندێک بابەت هەیە پێم وا بێت خلافی فقهیە سەڵەوات لە پاش بانگ لێ بدرێت ئەلف و سەڵاتین وەسەلامیان ئەمانە چۆن ڕەچەکەم ئەو هەر بۆ ئێوە بێ ینی بۆ یەکەم جارە لە ئەلان باسی بکەین ئێمە پرۆژەیەکە بوو هەر وەزارەت تەبەنای کرد کە بۆ چوونەکان لە کوردستانە نزیک خینەوە لێک بە هەمانگی طبعا یەکێتی زانایان وەزارەت و دوو دانیشتنی زۆر باشمانش کرد ئەوانی کە بە خەیاڵی ئێوە یادێ دانیشتنی ئەوەمان کرد کە چۆن مزگەوتەکانمان بپارێزین لەو بابەتە خلافیانی کە بەڕێزت باز جوانە بۆ چوونی برایانی سەلەفی برایانی سۆفی برایانی لایەنی ئیسلامیەکان برایانی مامۆستایانی هەموو ئەوانی کە تەوژمن لە کوردستان و هزرن هەن هەمویان لەسەر مێزێک لە ژێر چەتری وەزارەتی ئەوقاف کۆکرانەوە دوو جاریش دانیشتنی زۆر باشمان کرد و کۆنووسمانیش نووسی و خاڵەکان کە ئەوان پێشنیاریان کردووە چی بکەین مثلەن ئەو بابەتە خلافیانە لە کوردستانە کە هەن بۆ معلوماتتان 17 بابەتە 17 بابەت لە مزگەوتەکانمانە ئێستەجێی ناکۆچیە لە قنوتی بەیانیانەوە دەست پێ دەکەین لە قنوتی بەیانیانەوە لە ئەلفوسەڵات و سەلامی بانگەکانە لە زکری دوای نوێژەکانە تەسبیحاتە قورئانی پێشنوێژی خودبەیە ئەوانە هەموو ئەو بابەتانە 17 بابەتن حەسر کراون ئیشمان لەسەری کردووە و لە داهاتویشدا ئینشاءالله ئیشی لەسەر دەکەین بە ڕێنماییەک ئەو بابەتانە هەموو ڕێک دەخین دەستان خۆش بێت لێرە پرسیارێکی دیکە دێتە پێش ئەمەش بێگومان دانیشتنی لەسەر دەکرێت شێوازی بانگدان بەم جۆرە بۆ نمونە با بڵێن مامۆستا ڕۆندا لە شوێنێک بانگ دەدات و تەوزیع دەکرێت دەنگەکە بە شێوازێکی سیستەمێکی تایبەت بۆ هەموو مزگەوتەکان ئەمە بێگومان ئێوە مامۆستایانی ئاینی لەو بارەوە فتوا دەدەن بەس دەمەوێت قسەی لەسەر بکەیت ئایا دروستە شەرعەن ینی مؤەزین لە نێو مزگەوتەکان نەبێت تەنها یەک مؤەزین بە ئەلکترۆنی دەنگەکان بۆ هەمووان بێت سەرەسەر ئەمە هەیە خلاف هەیە بەڵێ ناو زانایانە ئەلەبەری بابەتێکی نوێ
شتیوان نەبووە بەڵام وڵاتانی وەکو کەندا و وڵاتانی ئیسلامی زۆربیان ئەو سیستەمیان پەیڕەو کردووە دوو بۆچوونن بۆچوونیان دەڵێن بەڵێ دروستە بانگی ئەلکترۆنی لە مزگەوتەکەیان دابنی ئەو بانگە تەسجیل بێ و بانگەکە بدا و شاعیرەکە خەڵک گوێی لێ بێ بۆ مزگەوت بۆچوونی دووەمی زانایانی ئەم سەردەما دەڵێن لەبەر ئەوەی شاعیرەی بانگدان بمێنێ و ئەو شاعیرەیە خەڵک ممارەسەی بکە و ئەجری پێوەربگرێ با زۆر پێمان باشە بانگەکە سیستەمەکەی هەموو بێ یەک کەسیش بانگ بدا بەڵام بانگەکە بە زیندوی بانگ بدرێ بە زیندوی بانگ بدرێ ئەوش مانیعەت نییە مانیعەتێکی تیانە بە زیندوی بانگ بدرێ ئەو ڕائیە وەرەگریە ئەو ڕائیە وەرەگری هەردووچی دروستە بەڵام بۆ تۆ چی کامیان باشە طبعاً بەڕای من ئەگەر شخصی خۆم ئەمە ڕای وەزارەت نییە ڕای شخصی خۆم بانگە زیندۆکەم پێخۆشە لەبەری بانگە زیندۆکە هەم ئەو شاعیرەیە خەڵک ممارەسەی دەکا و هەمیش ڕەنگە ئەو بانگدانە حکر نەبێ لەسەر دەنگێک دەتوانی بابەتێک شێ دەڵێن لە شوێنێک بانگ نەدرێت ئیقامە حوجە دەکەوێتە سەر لە هەموو هەولێرە ئەگەر گوێت لە یەک بانگ نەبوو ئەو جا ئیقامە حوجاکرێتە سەریان بەڵام ئەگەر کەسەکە نەبوو ینی بەحەی نەبوو تەنیا تۆمارکراوە ئەوە جیایە بابەتێکی ترە ئەو بابەتێکی ترە ئەگەر وڵاتێک هەر بانگی تیانەدرا ئەو جا دەبێتە فەرز و عین دەبێت خەڵک بانگ بدا ئەو بابەتێکی ترە بەڵام ئەوکو سیستەم بانگی زیندوو بە شێوازێکی جوان بە مەقامات هەر بانگێکیش مەقامی خۆی کاتێک کە خەڵک بەیانیان بانگ دەدا لەگەڵ نیۆڕۆیە فەرقی هەیە ینی هەر پێنج فەرزەکار پێنج کاتەکە بە مەقامێکی تایبەت دەبێت هەولێر سلێمانی دوهۆک هەموو ناوچەکان بە مەقامێکی تایبەت ئەو مەقامانە جێ ڕەزامەندی بێسە تۆ لە تووشکاکە دەسوڕیتەوە متابعە بکە کە ڕۆشتی هەر بانگی بەیانیەک یان نیۆڕۆیەک هەر بانگێک بە مەقامێکی تورکیە هەز دەکەم ئەو بانگەیە تودا هەز دەکەم لو نوێژی بیانیان باش یان نە مەقامەوە کوردە و مەقامێکی خۆشە هادئە دوایەوە ئەحکامشی تا تەطبیقەکرێ بە ئاسانی چون بانکیش ئەحکامی تایە بانکیش دەبێت لە شەدەکانە بۆستی بانکێکش دەبێت مەدەکان بە شێوازێکی جوان بدەیت من بانگم گردووەتەوە بە 20 دقەتەوە بووە بانگی شەیە بە 3 دقەتەوە دەبی لە کاتیشە لە ڕووی کاتیشەوە تۆ وەختی فەضیلەت هەیە لە دوای بانک ئەبێ ئەو وەختە مراعات بکەیت نابێ بانگەکەونە درێژ بێ خەڵکەکە وەختی فەزیلەکەی لە دەست بچێ بۆ ئەمە ئەحکامی فقیە بەڵێ لە خزمەتتانە وڵی زۆر دڵخۆشکرد ئینشاڵڵە ناگاتە ساڵێکشکەوەنی بە ئیزنی خوار من داواکەم لە خوای گەورە هەممەوە کاتەکانی بانک تەقویمەکە لەگەڵ خۆمانە بێنین بڵێەوە تەقویمی کوردستانە هەموو بە دەقائق لە کوردستانە خۆمان چاپشی دەکەین ئەپلیکیشنەکە لە جیرفان هەردووکتانە بێ ئینشاءالله ساڵێکی دیکە گەرخوا عمریدا هەمومان ماینەوە ئەوادا دەنیشینەوە ئینشاءالله ئەگە یەکشمەژی نەمەوە ئەی خودێ و سەو ئەمرێ ئەگەشمانەوە ئین هەمی دعا بووی بکەنە بێ نەبێ مەسەن ئەس نەبینم پۆش دعا بووم گفتوگۆی لەسەر دەکەین و دەستخۆشیتان لێ دەکەین و قسەی لەسەر دەکەین ئینشاءالله وەکو دەستخۆشیەک وەکو کارێکی خۆشحاڵ بووم سەرکەوتونی ئینشاءالله ئەمەش یەکەم هەنگاو بووە یەکەم کار بووە جێگەی خۆشحاڵیە لە ڕێگەی بەرنامەی پاشیوی کوردستان 24ەوە ئەم پرۆژەیە بە تەفسیلی باسمان نەکردووە تایبەتە بە ئێوە و هەلشین لەبەرەوەی زۆر هەماهەنگی وەزارەتن بەستان خۆش بێ یاخوا دەستی تۆ خۆش بێ مامۆستا خوا پاداشتان داتەوە خۆت و هەموو ئەو ستافەی کە لەگەڵتانن بەم کارە گرنگە ساون زۆر دەستخۆشیتان لێکم هەردووکتان گەنجێکی زۆر زۆر بە شێوازێکی ڕێک و پێک بابەتە ئاینەکان پێشکەشەکەن بێ ئەوەیکەوە کەس تا ئێستا گلەی لە حرفێک وچەکانی جەنابتان و میوانەکانی شەبوو بێ ئەوە جێگەی دەستخۆشیە بەرنامە هەیە تقریبن تۆزێک گاڵەگاڵی لێ دروست دەبێ بەڵامەوە ئێوە ماشەڵا لە بەرنامە بۆ بەرنمەیەکی تر نمونەیەکی زۆر جوانی ئەم کەناڵەتان نیشاندا دەستخۆشیتان هەمی ڕۆزی بەدەخنەوە بوومە حەزمەکەڵا لە وزارەتی درێکتان بۆ بێنم بە سبحان الله وڵی بەم شەوە باش ئەو نەمانی برگەشتی نێرە درعگەشت گەلە گەلابیین دوبارە ڕەمەزان یاخوا بەخێر ئەوەدانت کردەوە بەخێر بێ خێر بێ وی هەر بژی بجا خودی حەز کرد ئەم دێ ئەم بابەتە گەلە گەلە گرنگێک و هەموو بابەتی بانکدانێ دی بانکخوازیش بانکدانێ دەست پێت کرد بێگومان و دەنگخۆشی و تایبەتیژی هەیڤ ڕەمەزانێت و تایبەتیژی دوان شەوێت لەیلەت القەدردا
مجا شوید لیلت القدر خودی حس کرد قدر رو بهای شوید لیلت القدر هم بحث کن بس امدال سردنگ خوشی بردام بین ماشاءالله يا أخوة هر هبيتو اره والله او زاره بس روده چی تایبت ان شاء الله بمشو تایبته شمال هي بيكوا قرارة استان دوای استنا سرودك بلي أجر ما وكاك محمد دواي ونيا دوای استبا سرودك بلي یا الله يلا أشكرين لكن كامل إن شاء الله ان شاء الله اشکریکم بيكا. فرمون لقلي ومن دمت اخويا رفيقان لقلي ومن دمت اخويا رفيقان بزيارتي كعبة ورسولنا زايد بزيارتي كعبة ورسولنا زار الله الله بن بن برا بن بن بزيارتي پیغمبر بم بم برا بم بم بزيارتي پیغمبر من ببئ وقربان هجنا وصبري من ببئ وقربان هجنا وصبري شرعي بيروزي رقاينا زاتا شرعي بيروزي رقاينا جاتا خوشي لبو وكاساي لا رد لنا هدايا خوشي لبو وكاساي لا رد لنا هدايا الله الله بم بم برا بم بم بزيارتي پیغمبر بم بم برا بم بم بزيارتي پیغمبر من ببئ وقربان هجنا وصبري من ببئ وقربان هجنا وصبري يا رسول الله يا رسول الله سيما وصفه مدحته بكايا وصفه مدحته وصفه مدحته جبرائيل سري قرآني متين شفاعة يا رسول الله لقلي ومن دمت اخويا رفيقا لقلي ومن دمت اخويا رفيقا بزيارتي كعبة ورسولنا ازدايا بزيارتي كعبة ورسولنا ازدايا الله الله بم بم برا بم بم بزيارتي پیغمبر بم بم برا بم بم بزيارتي پیغمبر من ببئ وقربان هجنا ما صبري من
بين بابي وقربان إسلام صبري. ما شاء الله ما شاء الله بارك الله فيك ويهربج يا ربي ان شاء الله افود دليتاتك وتبفي تشيبت وخيراتاتي دوبت صبحي بوتا تشيبت ان شاء الله ان ان شاء الله شاء الله ان شاء الله اري والله هەستەکەی لە بداەتی ڕەمەزانێ و تا ئێستا وردە وردە ڕەشتر دەبی پرت عادي برام تاو يشي خوي كرديه ما صار لە جێژنەی زان دەبی. ام يتشبت بيروز ده بەڵێ قالت تشتيت هين كنت قرآن بيروز ده إماجة بيوتي كرن و پیغمبری صلوات خود سربن بحث کرینه وی سردمی ده زانستی جی کو وکی إماجة بکری زانستی ینجی کو هات یا إثبات کرن کو اف تماما صداصت خلاص کس نشد آخفت نسر کد مثلا حتى خرمه قصب كنت قرآن بيروز ده بحث كري پیغمبر صلى الله عليه وسلم بحثه فايدة توي كري زانستيان يهات يا إثبات كرن كو براستيجي جلا كاب فايدة بنا بەڵێ بێگومان وجلا تشتيد دي حتى نفيش كرن حركات نفيجي حتى نفستنال سر دست يعني لا راستي أفهمية زانستيان هتودني إثبات كرن تەنانەت شتێکم بەبەرچاوکەوت دەڵێ ئەو شوێنانەی کە ئینسان وزەی لێ وەردەگرێت زۆر بەهێزە حەوت جێن لە ئینساندا نێوچەوانە ناولەپەکانە ئەژنۆیە ژێرپێیەکانە ڕێک حاڵەتی سوزدەکردن بردنەکەیە. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر حتى رجا قيامت كس نزانت قدري بشوت چيا يانجي زانستيان چه إسلام بد كساتيت زانستيت إسلامي زانايت إسلامي يانجي غير إسلامي كا كشف كريه جداهيا و شوت گل شوت دي چه شوك بد نزا تاك بن جود بن وان ده شوادا يانجي بتني أفسر و علمه تني الدف خودي هي حتى پیغمبر جي صلى الله عليه وسلم نزانيه يعني جي قالك جيت بيشن بوهات يقولن پشتين قد يورا مناقشك تشتك چي بيه يديش بيره شو افون همي ام بحسكين بەشێک لە زانایان دەڵێن ئەوە حکمەتێکی تێدا بووە کە لە بیری چۆتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چه حکمته ئەوە نازانین الله يعني بەشێکیش لە زانایان لەگەڵەوەی کە نادیارە بەڵام بە بۆچوونی خۆیان بە ینی ئەوەی کەوا تێی دەگەن تەبان بە پشتبەستن بە کۆمەڵێک فەرموودە و ئاەت و ئەو بابەتانە دەڵێن کاتەکانیان دیاری کرد و دەڵێن بۆ نمونە 27 21 23 25 27 دەڵێن 27مینە لەیلەة القەدرە بۆ قسەکردن لەسەر ئەمە ئەجری ئەم شەوە قەدری ئەم شەوە پاداشتی ئەم شەوە ئاگات لێت سباک دی ماشاءالله ماشاءالله باو بۆران قەناعەت کە جاری وهەیە چاوم بەولا گوتم سوودی شتێکی لێ نییە مەلەگە باەکەی بڕۆین ئیشڵا باجی خێر و بەرەکەت بن انشاءالله باجی خێر و بەرەکەت بدوێشەوە پیرۆزە انشاءالله بێ ئافات دەبێت اللهم آمین بۆ قسەکردن لەسەر و بابەتانە شەوی پیرۆزی قەدر و پاداشتەکەی چییە بۆچی نادیارە ئەم شەوە و قسە لەسەرەوەش دەکەین کە بەشێک لە زانایان دەڵێن دەکەوێتە فلان شەویان ئەو شەوە قسە لەسەر ئەم بابەت بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە زۆر بەڕێز مامۆستا مەلای ئیسماعیل کفرە دۆڵیمان لەگەڵ دۆڵیت گەلمەدایەت گەلە خوارد لێ بێ مامۆستا لە جەنابیشتان بێت و سپاسان دەکەین خوا بەخێرکەوتوتان کە یا ڕەمەزانیشتان خوا گەورە ئەومە دیسەتان هەر ئاوەدان کە بەخێر و بەرەکەتی کە ئینشاءالله وچی لە ڕێ هاتی باش بوو ئاو هەستا بوو واللهی ئەو هەبوو بەڵام باش بوو تا ڕادەیەک چون کاگە من هاتم بارانەکە کەمی کردبوو بەخوا ئەو کاتی کە کاک محەممەد تەلەفۆنی کرد وتم ئاوا بێ کە بەز لە نێو سیارەدا بێمە خوارێ هەم قالبم تەڕ کاک محەممەد پرۆدیوسەرەوە ئەمەش زووتر لە کاتی خۆی ینی لە چەند ڕۆژی هاتین ئەویش گوتمان بە هەردووکمان زووتر هاتین مامۆستا ڕێبوار دەیگوت ئەو کاک محەممەد خێرە زوو هاتن زوو هاتین لەوەی مشکلە دروست دەبی انشاءالله ڕەحمەتە باران اللهم آمین مامۆستا ما مناقشە من و برای من سەر هەندێ بێ کاڤجا ئەم زانستیان ئەم بەحسکین بابەت هەندی تو بێژی مازنە قورآنا پیرۆزیە بەحس کردی خدای مازن مازنی و ڕەحمە خۆی بەحس کردی پێغەمبەری صلی الله علیه و سلم یا بەحس کردی دوان ده شەوادا ئەم ڕابین و قیام الليل و اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يعني هذا همي إيماجنا سردم زانستية يا علمية بو إسلامي بد بو غير إسلامي بد جهما أم في بحسكين جاري زانستيان تشتك إيماجيك هاتيا بحس كرن جداهيا في شفت قل شفت دي
بەناوی خی گەورە میهرەبان دەستان خۆش بێ و سپاسان دەکەین و بۆ دەرفەتێک کە بێ ئێمەشتان ڕەخساندووە خوازای وریانش داتەوە کە بە دەنگە خۆشەکانیان ئێرەکانیان ڕازاندوێتەوە و هەموو ماڵەکانیان ئاوادان کردوێتەوە بە حقەت جیاوازی ئەو شەوە زۆر جیاوازە لەگە شەوەکانی تر خی پەروەردیگار ئەم شەوە گەورەی کردووە بە یەک شت بۆی کە جیابێ لەگە شەوەکانی تر بۆی کە قورئانی تێدا هەناردوێتە خوار خی پەروەردیگار دەفەرمێت شهر رمضان الذي أنزل فيه القرآن خی پەروەردیگار لە مانگی پیرۆزی ڕەمەزان قورئانی تێدا هەناردوێتە خوار ئەم قورئانە بەرەوەی کە پەیامی خوایە بۆچی هاتووە يعني حكمتي قوري أم قرآنا لتخرج الناس من الظلمات إلى النور كواتا جوان ترين بيامك قورة ترين بيامك أخوي پروردگار ناربيت بو سرزوي بو قورة ترين بيغمبر محمد المصطفى صلى الله عليه وسلم قرآن كوكروي همو كتابة كان ترى همو يعني لأن قرآن دا كوكراونو أخوي پروردگار أم قرآني لما نجي بيروزي رمضان دا ناردوا بلام گەورەی کردووە لە شەوێکدا یعنی ئەو شەوەی گەورە کردووە بە واستەی ئەم قورئانە ئەوەش بە گوێرەی ئاەتە قورئانی کە خوای پەروەردیگار دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر یان دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی مبارەکە ئێمە قورئانمان ناردووە لە شەوێکی زۆر پیرۆز و مبارەک خۆ مە مستەفەز لێرە یەک کەوانە بەڵێ ئەسڵی شەوەکە پیرۆزە لای خوا بویە قورئانی پیرۆزیش لەم شەو هاتە خوارێ یانیش قورئانی پیرۆز چونکە گەورەیە و کەلامی خوا بویە لەم شەوە نەخێر ئەو شەوە گەورەی وەرگرتووە لەبەر ئەوەی کە قورئانی تێدا هەناردرا بۆهۆی قورئانەوە شەوەکە گەورە بووە شەوێکی ئاسایی بۆ شەوەکان وەکو باقی شەوەکانی دیکەیە بەڵام خوای گەورە فەزلی داوتێ گەورەی کردووە لەبەر ئەوەی ئەم قورئانە لە لەوح المەحفوظ جملة واحدة هەر هەمووی بە تێکڕا دابەزیوە بۆ ئاسمانی یەک هەر هەمووی لەوێشەوە بە 23 ساڵ بە قۆناغ بۆ سەر پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام مەبەستم لێرە یەک شت بوو ئەگەر دوای یعنی دەتوانین مناقەشەی لەسەر بکەین ئەگەر ئەوها بۆ خوا نەیفەرمووە ئینا بارەکنا لەیلەتەن بئینزالی القورئان ئەو کاتی هەنی ئەگەر ئێمە قسە لەسەر عیبارەتێک بکەین بە دوای عیبارەتێکدا بگەڕین بۆ ئەوی کەواش ینی گەورەی شەوەکانەوە دەستبین هیچ عیبارەتێک نابینینەوە جوانتر بێت لەو ئاەتەی کە خوای پەروەردیگار دایبەزاندووە ئێمە ئینا ئەنزەلناه فی لەیلەتی مبارەکە یعنی مبارەکەتێکە نەک بەهۆی ئەوەی شەوەکەیە شەوەکە پیرۆز بێ گەورە بێت یعنی بەهۆی بە تەئکید ینی عاداتی تەئکیدە ئینا ئەنزەلناه ئێمە دامان بەزاند یعنی سەرەتا ئاماژە بە چ دەکات ئاماژە بە دابەزاندنی شتێک دەکات باسی گەورەی ناکات چونکە شەڕەفی وەکو چۆن دەگوتێ شەڕەف المەکانی بالمەکینی گەورەی ئینسان بە جێگایەکەی نیە بە خودی مرۆڤەکەیە کە لەوێ دادەنیشت یعنی کەواتە ئینسان دەبێ ئەوە حاڵی دەبین خوای پەروەردیگار کە دەفەرمێ ئێمە دامان بەزاندووە سەرەتا باسی دابەزاندنی قورئان دەکات ئەو جا فی لەیلەتی مبارەکە بەهۆی دابەزینەکەەوە شەوەکە مبارەک و پیرۆز ئەمە ئەوە وازەحە و فعلەن دەست خۆش بێت پرسیارێکی دیکە لەگەڵی دەمانێت ورد لەگەڵ مناقەشەیەکی خۆش بکەین بۆن منە دەڵێن چۆن لە شەو دابەزی ئەگەر قسە لەسەر یەکەم سوورەتە ئەوەی کە دابەزی یەکەم سوورەت چی بوو دابەزی ئیقرا بە ڕۆژیش بووە لە ئەشکەوتیش بووە باسی شەوی تێدا نییە زۆر زار پرسیار وا دەکرێت دەڵێ کوا شەو ولا ئەشکەوتێکدا بووە یەکەم سوورەت بۆ دابەزیوەتە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەو نەبووە ئەلێرە ئەسڵەکە چیە من دەیزان بەزەمی ئێمە باسی دابەزینی قورئان دەکەین دابەزینی ئاەتەکە ناکەین کە بە قورئان پێکەوە بەڵێ بە قورئان هاتووە بۆ سەر پێغەمبەری خوا ئێمە دڵین هەموو قورئانەکە لە شەوێکدا دابەزیوە بۆ ئاسمان یەک بەڵام دوایی ئاسمانی دنیاە ئاسمانی دنیاە قۆناغی یەکەم لەوێوە کێشەمان نییە کە بە ڕۆژ دابەزیوە بە شەو دابەزیوە ئێمە قسە لەوەی دەکەین کە هەموو قورئانەکە لە شەوی قەدر دابەزیوە یعنی ڕەبتی نییە کە بڵێن ئەو ئاەتە فعلەن بە ڕۆژ دابەزیوە بۆ سەر پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا چونکە وەڵامی پرسیارێکی دیکەشە بۆیە یعنی دەمەوێت زیاتر بەشێک لە خەڵک دەڵێن بۆ نمونە ئێستا لێرە شەو باد وا دابنین شەوە لە ئەمریکا کە چییە ڕۆژە کەواتە ئەمە وەڵامی پرسیارێک کەش دەداتەوە خەڵکانێکان دەڵێ کا لێ لە دۆ قەدرێت و دەڵێ 27
بەڵام لە وڵاتێکی دیکە ڕۆژە ینی خۆشەو نییە ئەنی کاتەکە فەرقی هەیە کەواتە کاتی ئاسمانەکانی دیکە لەگەڵ کاتی ئاسمانی دنیا جیاوازە کە مەسابیحی تێدا ولا قەزەیەنە سەما دنیا بمەسابیح تەنیا ئاسمانی دنیا مەسابیح و ئەستێری تێدا ئەمە تەواو ئەگەر قسە لە سەرەمە بکەیت بەحقەت ئەتوو ئەگەر تەماشای هەر خودی سەرەتای بە ڕۆژوبوون بکەین لە باسی بە ڕۆژوبووندا ینی زانایان و هەر چوار مەزهبەکان بە تایبەتی مەزهبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ باسی مەطالیع دەکا باسی ئەو شوێنان دەکات کەوە ڕۆژی تێدا هەڵدێت یعنی بەنسبەت ئەو شوێنەی خۆی کە ڕۆژی تێدا هەڵدێت یاخود مانگی لێوە دەردەکەوێت قسە لەسەر ئەوە دەکرێت یعنی ناکرێت قیاسی ئەمریکا لەسەر ئێرەکانە بکەین لە فعلەن ئێستا ئەگەر لە ئەمریکا شەو بێ لە بۆوان فعلەن هەر دەکاتەوە شەو ینی ئیوان ئەگەر ئێمە ڕۆژ بێتەوە ئیوان دەبێتەوە شەو درێژەی هەیە دەبێتە شەو ینی لە بۆوان ئەو شەوە شەوێکە کە قورئانی تێدا هەنار دەڕاتە خوار ینی هیچ جیاوازیەکی نییە لەوەی کە لێرەکانە شەو لەوێ ڕۆژە یان لەوێ ڕۆژ دەبێت لێرە شەو بدەوێت ئەوە هەر یەکەوە بە گوێرەی منتیقەی و ئەو شوێنەی کە تێدا دەرچی بەڵێ ئەم بینە سەر عەمەل و کردەوێت مرۆڤێ بسڕمان تایبەتیژی دوان شەوادا و بتایبەتیژی نەدیاربینا شەوێ خودێ بڤێ ڕەحمەخوا مازن ئەف شەوا هەندا پیرۆز و مبارەک قورئانا مبارەک تێدا هاتیە خوارێ حکمت تێدا چییە حەتان و کەژی نەیە دیارە ئەگەر ئێمە تەماشای فەرمودەکانی پێغەمبەری خوا بکەین سەڵات و سەلامی خوای لەسەر بێت پێغەمبەری خوا وەکو جەنابەت هەر لەوە بزانم لە باتیا من هەندە قسەیەکتان کرد لە بازی قەدر و کە ویستی شەوەکە بڵێت و بەڵام هۆکارێک هاتە پێشێت و دوایش باسی نەکرد و ینی بە هەر هۆکارێک بێت بۆیە بەڕاستی حکمەتەکە دیارنەمانی ئەو شەوەی لەبەر ئەوەی زانایان وا تەفسیری دەکەن وا لێکی دەنەوە ڕەمەزان گۆڕانکاری بەسەردادێت ینی شەرنیە ساڵێکی تر 21 لەو ینی بۆیە ڕێیان وایە قورئان کە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت لە شەوی 21ەم دابەزیوە ئیمامی شافعی و هەندێک لە ئیمامەکانی دیکە پێیان وایە لە شەوی 27ەم بووە هەندێک لە 23 هەندێک لە 29 یعنی ئەو شەوانە گۆڕانکاری بە ساڵدا دێت بۆیە حکمت لەوەیدایە نازاندرێت یعنی ڕەنگە ئەو ساڵ 22 بێت یعنی ئەو گۆڕانکاریە بەردەوامیش دەکرێت و ئەو جار بۆی کە ئینسان بێبەش نەبێت لەو پاداشتە گەورەی کە لەو دەشەوەدا هەیە کەواتە ئەو ڕەئیە لاوازە کە دەگوترێت لە 27دا ناکرێت ئەمە بڵێن بەس 27 بۆیە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ ڕێی وایە 21 ئیمان کۆمەڵێک زانای دیکە ڕێیان وایە 23 ئەمنیش پێش بەڵام هەفتە بووە بزانم لە مزگەوتە چی بووم بە دەلیل دەهینا دەیگوت 21 وەچی مام سەدەڵەکە ئیمام شافعی لا ئیمامی شافعی ئەگەر 21 چیش بێت ینی دیاری بکرێت کە 21 دەسوڕێتەوە ساڵێکی تر 23 بێت بەڵێ دە ساڵ دەسوڕێتەوە ئەو گۆڕانکاریە دەکرێت گرنگ عیبادەتکردنە گرنگ عیبادەتکردنە گرنگ ئەوەیە کە ئینسانی مسلمان ئەو دە ڕۆژە تیجارەتێک لەگەڵ خوا بکە ئەم هەر سەر تجارەتی پرۆ بەڵام عەفوەن مامۆستا بەڵێ مادام گەشتە تجارەتێ بێت ئەم واقعی ببینین خەڵک نوکەل مزگەفتەوە چتکن لە ستودیو بینە دەرێ بچینەیەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی خۆشبەختانە ئارام ئەم خواردن نییە هەفکارێمە ئارام بەختیار یەکش مزگەفتێن بۆژەڕی سلێمانیەک و شەوێت لەیلەتل قەدر تێنە ساختکردن خەڵکێکی زۆرش مسلمانە بەرەف مزگەفتە چوینە ئەف شەوەدێت مزگەفتەوە دەتەڕبۆسکەم مژیلی عیبادەتی و ئەو تجارەتە و دیال خودێوەکی مامۆستای بەحەسکری ئەتگەلن چایە دەبێت ستێکی بژێ سڵاوت لێبێت ئارام چه هەیە لای تۆ ڕەوشەکە چۆنە الله لەو مزگەوتەی کە تۆ لیت ئەم کەشوهەوا ئیمانی و عیبادەتەی کە لە شەوانی لێرەت و قەدرەوە دەست پێ دەکەین داخلی دەشەوەکە بووین لەوێ ئێستا چ دەگوزەرێ بۆمانی باسکە بۆمانی بگوازەوە دووبارە سڵاوتان لێبێت لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان ئەم دەشەوە لە بەشێکی زۆر لە مزگەوتەکانەگە باسی شاری سلێمانی بکەین شەوانی قەدر بەرزڕاگیرێت و زۆربەی مزگەوتەکان ئەم دەشەوە لە کاتژمێر 12 تا کاتژمێرێک پێش نوێژی بەیانی لێرە شەو نوێژ دەکەن و قورئان دەخوێنن و مامۆسایانی ئاینی مزگەوتەکان وتار دەدەن و ئێسش دیمەنەکان دەبینن هاوڵاتیان لە یەکەم
شەوی دەشەوی کۆتایی ڕەمەزان هاتوون بۆ مزگەوت من لە مزگەوتی ڕەحمانم دەمەوێت لەگەڵ مامۆستا مەلا مەسعود قسە بکەم بزانم ئەم دەشەوە چۆن بەڕێکرێەوە خێر و پاداشتی ئەم دەشەوە چۆنە بێ. مامۆستا ئەسەلامو عەلەیکوم، ئەگەر پێمان بڵێ یعنی گرنگی ئەم دەشەوە چییە لە لای موسڵمانان و بۆ پێویستە ئەم دەشەوە هەمووی بە زیندوی ڕابگرێت تەنها شەوێک نەبێت. بسم الله الرحمن الرحيم. دیارە پیامبەری خوا عليه الصلاة والسلام لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانە جیاواز لە کاتەکانی تر ئەم شەوانەی زیندوو کردوێتەوە بە عیبادەتکردن، بە شەو نوێشکردن، بە خێر و سەدەقەکردن، بە یارمەتی فەقیر و هەژاران، بە ئیعتیکافکردن لە مزگەوتەکانە. بۆیە لەم دەشەوە شەوێکی تایە کە پێوتری شەوی لەیلەتول القەدر، یەکێ لە سوورەتەکانی قورئان بە ناوی قەدرەوەیە. ئەم شەوە قەدری هەیە لە لای خوا، لەم شەوە مەلائیکەی خوا دێنە خوارەوە، لەم شەوە ڕەحمەت و میهرەبانی خوا ئەبارێ. بۆیە موسڵمانان لە مێژووی ئیسلامەوە هەتاوەکو ئێستا لە وڵاتی ئێمەشا سوپاس بۆ خوا لەو کاتەوەی کە باوشمان بۆ ئاینی پیرۆزی ئیسلام گرتووەتەوە، قەدرمان لەم شەوە گرتووە. ئومێدەکەم ئینشاءالله دانیشتنی ئێمە و کۆبوونەوەی ئێمە لە مزگەوت و ماڵەکانی خوا و تاڵکردنی خەو لە چاوی خۆمان و خۆمان خزانۆتە ناو ماڵەکانی خوای پەروەردگار بیکا بە توێشوو بۆمان و لە لیستی ئەوانە ئینشاءالله تۆمار بکرێن کە ئەو شەوەیان بەنسیبە بێ. ینی عیبادەتێکی تایبەت هەیە لەم شەوە زۆر ئەنجام بدرێت، یاخود دوعایەکی تایبەت بۆ ئەم شەوە، یاخود نوێژێک تایبەت بێت لەم شەوە زۆر بکرێت، یان زیکرێک لەم شەوە زۆر تایبەت دووبارە بکرێتەوە یا ئەنجامی بدرێت. بێگومان حەزەتی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ عەرزی پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وسەلام کە کەوتمە شەوی لەیلەتول قەدرەوە، ئەو شەوە پیرۆزانەوە چی بکەم چی بڵێم خێری زۆرە. پیامبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەم دوعا بخوێنە. بۆیە بە تایبەت ئەم دوعا زۆر گرنگە کە فەرمی بڵێ اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني. ینی خوایە تۆ لێبوردەی، تۆ میهرەبانی، لێم خۆش بە. بۆیە بە تایبەت عولەمایان ئەفەرمون سەحابەکانی پیامبەر صلی الله عليه وسلم دوعا تایبەتەکانیان هەڵ ئەگر بۆ شەوانی قەدر. بۆیە شەوە پیرۆزەکانی قەدر شەوی دوعاکردنە، شەوی پاڕانەوەیە، شەوی چوونە خەڵوەیە لەگەڵ خوا، شەوی دەستبەرزکردنەوەیە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار لە خێروبێری ئەو شەوە ئینسان بێبەش نەکە. مامۆستا مەرجە لە مزگەوت ئەم شەوە زیندوو بکرێتەوە. بڵم ئێستا ئەم چەند ڕۆژە بێت بارانە سەرمایە جانی کەشەکەی ئەوە نییە، ئەنی ئەکرێت لە ماڵی شەوە بکریان تەنها ئەتوانی لە مزگەوتە ئەنجامی بدرێت. بێگومان بۆ ئەوانەی کە توانا و تاقەی جسمیان هەیە ئیعتیکافکردن و مانەوە لە مزگەوتەکان خێری زیاتر و گەورەتری هەیە. بۆ ئەوانەی کە عوزریان هەیە بەهۆی تەمەنەوە بێ یا بەهۆی نەخۆشیەکەوە بێ لە ماڵا کە گیریان بە نەخۆشیەکەی لە ماڵا پێویستە کەسێک بە دیاریەوە بێ، بۆ ئەوانش لە ماڵەکانیشە نەخێر ئەم شەوانە هەر تایبەت نییە هەر ئەبێ لە مزگەوتا بێ لە ماڵا دروست نەبێ. بێگومان لە ماڵیشا دروستە، لە ماڵیشا و بەڕێزانەی کە عوزرێک و پاساوێک گیریانەدا لە ماڵا دوعاکردن و شەو نوێشکردن بۆ ئەوانیش هەر گرنگ. مامۆستا کەسانێک هەن لە ئەرکان ئەم دەشەوە ئەوانە چی بکەن؟ وەڵا بێگومان ئەرکەکانیش هەر بەڕێزێ فەرمانبەر بێ، بەڕێزێ پێشمەرگەیە لە واجبایە، بەڕێزێک پۆلیسە لە کاتی ئەمن و ئاسایش و پاراستنی ئەمن و ئاسایشی وڵاتایە، هەر بەڕێزێک لە ئەرکێکا بێ لە جێگەکەی خۆیان بتوانێ سوورەتی قورئان خوێنێ، بتوانێت تەسبیحاتی بکا، وەکوتم بتوانێ بەلای کەمەوە 100 جار بڵێ اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني. ئەم دوعا بکا، بڵێ خوایە لێم ببوورە، خوایە ئەم شەوە بە نسیبی منیش و مسلمانانیش بکە، بۆ ئەوانیش هەر ئەتوانن دەرفەتێکی باشە بۆیان بەشدار بن. زۆر سپاس مامۆستا، سپاس کە لەگەڵمان بووی. بەم شێوەیە شەوی کۆتایی مانگی ڕەمەزان کە شەوانی قەدرە لە بەشێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی زیندووەکرێتەوە. وەکو مامۆستا مەلا مەسعودیش ئاماژەی بۆ کرد جگە لە مزگەوتەکان هاوڵاتیان ئەتوانن لە ماڵەکانیشیان ئەم شەوانە بەرز و پیرۆز ڕابگرن. وی خودش ترازی بید گلک سپاس افکاری ما آرام بختیار پای که راستا خوش سلیمانی شک مزگفتان که مسلمان مجیل عبادتی ندیل مادم گلک سپاس خدای بواجب خیر بنویست یا ربی اعتکاف هرت مزگفتی داره هلا سر موضوع اعتکاف بامینه اوی است عملی را دانشتوین ولا مزگوت نین بس زیندو کردنەوەی شەوانی لەیلەت قەدر بۆمان حساب دەبێ بەڵێ لە هەر ماڵێک دابێ
لە هەر شوێن و جێگایەکدا بێت کە ئینسان کۆ بێتەوە لەو شوێنەدا ذیکری خوا بکە یادی خوا بکە باسی گەورەی قەدر بکە باسی گەورەی قورئان بکە داخلی ئەو شەوە دەبێت هەمووی بە عیبادەت بۆ حیسابە چونکە پێغەمبەری خوا بەڵام فەزلی مزگەوت جیاوازترە لەگەڵ فەزلی شوێنەکانی دیکە بەڵام لێرەکانە دەتوانیت ئەگەر لە جوقزێکی مزگەوتدا بە تەنیا عیبادەتێ بکەی بەڵام لێرە دەتوانیت پەیامی ئەم ئیسلامە لە بری ئەوی بە 10 نەفەر و 100 نەفەر و 1000 نەفەری بگەنی بە ملیۆنێک خەڵک دەگەنیت بە سەدان هەزار خەڵک دەگەنی ینی پەیامێکی جوانە و گەورەی ئەو ئیسلامە گەورەی ئەم قورئانە گەورەی قەدر دەگات بە گوێچکەی خەڵک بۆیە بەڕاستی بینە دەستت ما دوو تشک بەرە کوشتم مە بەرنامەژی پێشکەش کرد مە شەوە لە قەدریشتان سۆگەر کرد دەبی ڕێخینەوە لەسەرەوە نیەتمان ئەوە دەبی ئیشەڵڵا هەر ئیشەڵڵا گەورەترین ذکر و دوعا لەم شەوەدا چییە کە مسلمانان بیانەوێ بەر فەڕ و پیرۆزی ئەم شەوە بکەون چ شتێک بڵێن بەڵێ دەری ئێمە لە سەرتاوە بڵین ئاماژەیەک بە یەک شت بکەم کە عیبادەتکردنی ئەو دەشەوە عیبادەتێکی هەمە چەشنە یعنی ئەوە کورتی نەکەینەوە تەنها بەس لەسەر ذکر بەس لەسەر شەو نوێژ یان بەس لەسەر قورئان خوێندن بەڵکو ئیسلام هاتووە خێر و پاداشتەکانی هەر ئینسانێک کە ئەنجامی ئەدات لە شەوی قەدردا یعنی ئەوە دەبێت وەکو ینی زیاتر لە 83 ساڵ و 4 مانگەکە دەبێت ئەوەی کە جەنابەت باست لێوە دەکەی مەسەلەی ذکر ئێستا بۆ نمونە قورئان کە دەخوێندرێت بە ناوی ذکر یان هەر قورئان خوێندنەکە لەسەر ئەوەی کە ئینسان باز بڵێ بسم الله الرحمن الرحیم چەند خێری دەگاتێ 190 خێری دەگاتی وەنیا وەرە ئەگەر ئەو بسم الله الرحمن الرحیم بکەویتە ناو شەوی قەدرەوە زەربی ئەوەندەی کێوە دەبێت چ ژمارەیەک دەرچی ئەنی ژمارەیەکی دیاریکراوی بۆ نامێنێتەوە وەکو دوعا کە ئاماژە پێ بکرێ پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ عایشەی دایکی ئیمانداران پرسیاری لێ دەکات دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ شتێکمان پێ بڵێ کە لەو شەوەدا چی بیکەین شتێکمان فێر بکە ئەی عایشە دوعا زۆر بکە ئەو دوعایی کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ دەفەرمێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني بۆیە بەڕاستی ئینسان ئەو دوعایە لە شەوی قەدردا زۆر بکە و هەروەها مەسەلەی ذکر پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ دەفەرمێ هەر کەسێک بڵێ سبحان الله العظيم يعني سبحان الله وبحمده لا إله إلا الله ربي وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير وإليه المصير وەکو ئەوەی وایە 30,000 عەبد و کۆیلەی ئازاد کردبێت یا الله لە شەوی قەدردا خۆ ئازادکردنی یەک عەبد کە کاتی خۆی عەبد زۆر بوونە و ئاینی ئیسلام هەموو ڕێکارێکی گرتووەتە بەر بۆ ئەوی کە کۆیلە نەمێنیت بۆیە عەبد نەمێنی ئازادکردنی عەبدێک دەبێت بەهشت بەڵێ یعنی هۆکارە بۆ چوونە ناو بەهشت کەواتە ئەتوەرە 30,000 بەندەت ئازاد کردبێت و ئەو جار پێغەمبەری خوا لە مەسەلەی قورئانە زۆر جار دەگوترێت کاکە وەڵی ئێمە قورئان نازانین بەس پێم وایە کەس نییە قول هو الله ئەحد نازانیت وەنیا کابرا ئەگەر بەس تەنها 3 قول هو الله ئەحد بخوێنیت لە ڕووی خێر و پاداشتەوە وەکو ختمێکی قورئانی کردبێت وەکو تەواوی قورئان لە ڕووی پاداشتەوە ئەگەر لە شەوی قەدردا بێت یعنی وەکو هەشتا زیاتر لە 83 ساڵ و 4 مانگ هەموو ڕۆژێ ختمێکی قورئانی ئەی باشە خێرەکەی نەک بڵێ چونکە بەشێک هەیە دەڵێن دەکا 80 ساڵە عیبادەتی کردووە ئەوە نییە چکە دەڵێ لە ئاەتەکەدا خەیر من 1000 شهر بەڵێ جابا قسەکە زۆر جوان ینی زۆر جار بەڕاستی گوێمان لێ دەبێت کە باسی خێر و پاداشتی ئەو شەوانە دەکرێت دەڵێ عیبادەتکردنی ئەم دەشەوە وەکو ئەوەی وایە 83 ساڵ و 4 مانگ عیبادەت کردبێ ئەو تەفسیرە غەڵەتە بەڵکو دەبێ وا تەفسیر بکرێت خێر و پاداشتی ئەو کەسەی کە چاکە دەکات لەو دەشەوە زیاترە لە 83 ساڵ و 4 مانگ ینی 83 ساڵ و 4 مانگەکەم سۆگەر و ئەوی دیکەش لا يعلم إلا الله زیادە خوا دەزانی ئەوە سبب نزولی هۆکارەکەی دابەزینی ئەم ئاەتە مفەسیرینی قورئان وا تەفسیر دەکەن سەحابەکانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت خۆی ئومەتی پێغەمبەری خوا تەمەنیان کورد بووە تەمەنیەکی کورتیانە بوو پێغەمبەری نازانمە بخۆی 63 ساڵ بوو وفاتی کرد تازە داوی لە ڕنێ نسبی دەبوو یعنی زۆربەی تەمەنی پێغەمبەری خوا لە 6 بۆ 7 و لە 7 بۆ کەم کەمە زیاد دەکات بە زۆری ئەوەندەیە بەڵام گەلانی پێش ئێمە یعنی هەبووە 100 ساڵ 300 ساڵ 400 ساڵ 1000 مانگ هەبووە
بەشم شێری بەدەستەوە بۆ خەریکی غەزاوات و جیهاد و ئەو شتانە بووە سەحابە وەکو بڵێ ئەویان عەرزی پێغەمبەری خوا کرد سەڵات و سەلامی خوای لەسەر بێت کە ئەوان وەکو بڵێ ناگەنە ئەو پاداشتە زۆرەی کە ئەوان کردویانە بۆیە خوای پەروەردیگار بۆ دڵنەواییوان ئەو فەزڵەی دا لەیلەة القەدری خەیر من ئەلفی شەهر. باشە ئەوە خێرکردن لە شەوانی قەدر و دوعاکردن بە زمان و بە سنەت و بە تەڕاویح و بە هەر شتێکبی کە ئیتر ئەوە ئاسانە هەر کەسێک مەسەلەن دەتوانێت بە زمانی خۆی دوعا بکە. ئەی کابرایەک دڵی هەژارێک خۆشکە پاریان بداتێ ئەوانە خێریان بکات سێکی خۆش بکات. بخۆی یەکێک لە ئادابەکانی شەوی قەدر وەکو گوتم هەمە چەشنە نابێ کورد بکرێتەوە بەس تەنها لەسەر چەند شتێک بۆ نمونە بەس لەسەر نوێژ یان بەس لەسەر دوعا بەڵام کە دێتە دەرێ لە مزگەوت شتێ مرۆڤێکی ترە ئەنی ئەوە بەڕاستی ناگونجێ بەڵکو قەدر بازنەیەکی فراوانی هەیە ئەو سەدەقەیە کە ئینسان بیکاتە بەرنامە لەو دەشەوەدا هەموو ڕۆژێک یان هەموو شەوێک خێرێک ئەنجام بدات. ئەوە گرنگە ئەوە زۆر مهمە خێرەکەی چوون دەکرێت مەسەلەن ئەگە هیچ نەبی کاکە کابرایەک هیچی نییە هەزارێکی دەداتە منداڵە هەژارێک زەرورە کابرای خوا پێدا و سەرمایه‌دارەکان کە خوای گەورە ئاوری لێداون و پاریان هەیە با ئەم دەشەوە بە فرسەتێکی گەورە بزانن دەماڵ دیاریکەن دەماڵ دیاریکەن لا یەقلی با ئەو دەماڵان بەسەر بکەنەوە بۆ هەر ماڵێکی جل و بەرگی جێژن و پێداویستی جێژن و ئەو احتیاجی و پێویستیانە هەیە بۆیان جێبەجێ بکە. پێغەمبەری خوا حەدیثێکی زۆر دڵخۆشی هەیە کاکشمان دەفەرمێت ئەگەر کەسێک سەعاتێک دەرچیت لە ماڵەوە بۆ ئەوی کە مەعاناتی کەسێک چارەسەر بکە کێشەی کەسێک حەل بکات دەفەرمێ خێری زیاترە لە یەک مانگ کە لە مزگەوتی پێغەمبەری خوا ئێعتیکاف دەکات و دەمێنیتەوە. تەماشایکە نوێژ لە مزگەوتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای چەندە 500 نوێژە وەنیا عەفوەن 1000 نوێژە یان یەک نوێژ خێر و پاداشتی 1000 نوێژە بیت 100,000 قودس 500 زادە فەرمێ ئەگەر ئینسانیەت تەنها سەعاتێک کەواتە ئەم ئیسلامە بازنەیەکی فراوانە کورتی هەڵنێنینەوە بەس لە ڕووی عیبادەت و لە وابزانین دەبێ ئیلا قورئان بخوێنین ئیلا ئێمە شەو نوێژ بکەین نەخێر ڕاستە ئەوانە زۆر گرنگن بەڵام لایەنەکانی دیکەش فرامۆژ نەکرێ لە ڕووی یارمەتیدان و تەعاونەوە و ئەو جا بەڕاستی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ هەر کەسێک دڵی مسلمانێک خۆش بکات دڵی فەقیرێک خۆش بکات خوای گەورە دڵی خۆش دەکات. شەوێت تیجارەتی نەتگەل خودێ ئەلا سلعەت الله الغالیە بەتەکید ئەیڤجا کە حەجی بێت خودێ ئەوە شەوێت هەندێنە یعنی فرسەتێکە گەورەترین تیجارەتێکە لەگەڵ خوا. ئێمە زۆر جار تیجارەت دەکەین بۆ ماڵ و منداڵمان وڵی لەو ڕۆژانە سەردانی کەسێکم کرد دەیگو زۆر ماندوو زۆر هیلاکم بەڕاستی بێتاقەت بووم ئەمیشتم چییە زۆر شەو نوێژ و تەراویشتی وا تاسی لێ کردی کوڕە کوتی نەوەڵڵا تیوەتی ڕەمەزان داهاتەوە بەس خەریکی جلک دوورینێم یعنی تەماشایکە ئێمە زۆر ماندووینە بۆ تیجارەت بۆ کار و کاسبی هەموو شتانە پیرۆزە چونکە بەڕاستی ئەمە لە هیبەتی ئەوەی کەم نەکەینەوە بەڵام وەرن بە ئەو دەشەوەش تیجارەتێک لەگەڵ خوا بکەین چ لە قورئان خوێندن بێت چونکە قورئان زۆر مهمە ئینسان لەگەڵی تێکەڵاو بێت کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ خۆی یەکلا دەکردەوە زیاتر بۆ قورئان و هەروەها ئەوەی کە قورئانیش تەواو نازانی با ذکر و یادی خوا بکە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ وما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسون بينهم إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة دەفەرمێ لە هەر مزگەوتێک لە ماڵێک لە ماڵەکانی خوا لە هەر شوێن و جێگایەک کە ذکر و یادی خوا کرا باسی گەورەی خوا کرا ئیلا مەلایکەتەکانی خوا دەورە لەو شوێنە دەدەن ڕەحمەت و بەرەکەت و میهرەبانی خوا بەسەر ئەم شوێنەدا دەبارێنن. دەزانی لەو شەوەدا خوای گەورە دەفەرمێ تتنزل عليهم الملائكة ملائكتكاني خوا دين اخوان يعني إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها يعني ملائكتكاني خوا دين اخوان وجبريل الشاسر كداياتي لك حديث يكي دفرمي أو اندم ملائكتي خوا لو شو دا دين اخوان وكبلي أرز جمبيدي جما قني دي لكل دواري دا أو شيء بكار ديت زور جار کە جەماعەتێک سواری مەسعەدەی دەبێت کە دەیەوێت سەرکەوێت کە زۆر قەڵە باڵغ بووە قرتەقرتێکی لێ دێت وەنیا دەڵێ زەوی ئاوا جمەی دێ ئەوەندە مەلایکەت دابەزیون بستێک لە زەوی نابینیەوە ئیلا مەلایکەتی خوای لێیە لەبەر گەورەی ئەم شەوە بۆیە
نیشانەکانی قەدر کە بەیانی زوو هەڵدەستی کە ڕۆژەکە ساف بێت ڕۆژ ببێت تیشکە یعنی هەموو مەلایکەتەکانی خوا بەرز دەبنەوە کەواتە ئەو مەلایکەتانە دەورەی ماڵەکان دەدەن دەورەی ئەو شوێنان دەکەن کە ذکر و یادی خوادن و ئینشاءڵڵا دەورەی ئێمەیان داوە و ڕەحمەت و بەرەکەت و میهرەبانی خوا بەسەر ئێمە دەبارێنن ئینشاءڵڵا ئەوش بارانەش یەکێکە لەو ڕەحمەتە ئیلاهیەی کە خوای پەروەردیگار ئەی کابراەک خەریکی دوعاکردنە خەریکی خێر و سەدەقەیە خەریکی نوێژە خەریکی مزگەوتە لەو شەوە لەیلەتول قەدرە بەڵام لەگەڵ دایکی یان لەگەڵ بابی تووڕێ و قسە ناکە حەق و حساباتی ئەو پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت لەیەکێک لە فەرمودەکانی دەفەرمێت هەموو کردەوەکانی مرۆڤ کردەوە چاکانی مرۆڤ دوعا و پاڕانەوەکانی شەو نوێژ و قورئان خوێندنی هەمووی بەرز دەبێتەوە بۆ ئاسمان لە ئاسمان ڕادەگیرێت ناچێتە خزمەتی خواوەری ناگرێت لە کەسێک کە سیلەی ڕەحمی پسڕاندووە جا گەورەترین کارەسات ئەگەر لە تەمبەڵیش بێ یان بە ئەنقەست ئەگەر لە تەمبەڵی بێت ئەوە نیە ئەوە ئەمە قسەمان لەسەر ئەوەیە کابرا سیلەی ڕەحمی پسڕاندووە ناوێت عیلاقەی ناوێت بکات لە ئێهمالی یان لە تەمبەڵی یعنی ئەوە هۆکارێکە دەتوانی بە تەلەفۆن بیانوش بۆ ئەوی نەبینەوە هەر ینی بەڕاستی پسڕاندنی سیلەی ڕەحم یەکێکە لە تاوانە گەورەکان بۆیە مرۆڤ دەبێ هەوڵ بدات یعنی ئەو شتانە بکات کە ببێتە مای ڕازی بوونی خوا جاری وا هەیە کابرا ساڵێکە بە تەلەفۆنیش لە دایک و باوکی خۆی نەپرسیوە وە گەورەترین کارەسات کە لەو ڕۆژان بەرنامەیەکمان هەبووە کەسێک پەیوەندی کرد وەڵای مامەستا من گوناهبار دەبین دایکم هەیە هەر ڕۆژە لە لای برایەکمە یعنی برا دایکیشم پێی خۆش نییە جاوە حتمما لەبەر خێزانەکانیان قبوڵیان نییە ئەو دەڵێ من لە بۆ هەر ئەمن بەخێوی کەم ئەو دەینێری ئارە والله ئەشەمیلا ئەوە میاوە نەکیاوە یعنی بەڕاستی هەر ڕۆژە و لەلایەکی یعنی بەڕاستی کارەساتە موسیبەتێکی گەورەیە کابرا دایک و باوکێک هەموو مەعانات و هیلاکەتی خۆی لە پێناوی تودا سەرف کردووە ئەتوش ئاوا بەو شێوە مامەڵە بکەی لەگەڵ دایک و باوکت بەداخەوە دەمەوێت لە کۆتاییدا بە کورتی ئەوانە بڵێ کە بەر خێر و بەرەکەت و فەڕی شەوی لەیلەتول قەدر ناکەون چێن بەڵێ یەکێک لەوانە ئەوانەی کە سیلەی ڕەحمیان پچڕاندووە جا یەکێکی تر لەوانە کە ئەزیەت و ئازاری دایک و باوکی خۆی داوە یەکێکی تر لەوانە کە مافی حەق و ناز دەخوات حەق و ناز دەخوات یعنی مافی خەڵک دەخوات ئەوانە هۆکارن بۆ ئەوی کە بەڕاستی هەتا پێغەمبەری خوا حەدیثێکی دەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه کەسێک لە شەوی قەدردا ڕاز بێتەوە خەریکی عیبادەت بێت خوای گەورە لە گوناه و تاوانەکانی پێشتری خۆش دەبێت ئایا پرسیارێک لێرە دێتە گۆڕ خوای گەورە بە مطلقی لە هەموو گوناهەکان خۆش دەبێت یان بەس لەوانەی کە ڕەبتی بەخۆیەوە هەیە ما تقدم من ذنبه بۆی ئەگەر تەماشای تەفسیری ئەوەکە بکەین بە بەڵگەی حەدیثەکانی تر خوای گەورە بەستەنە لەو گوناهانە خۆش دەبێت کە حەقی خۆیەتی کە حەق الناسی تێدایە و مافی خەڵکی تێدایە پێویستی بەوەیە بچی گەردەنی خۆی پێ ئازاکە چی داوای لێبرنی بکە و حەقەکەشی بۆ بگێڕیتەوە ئەی کەسێک کە مافی کەسێکی خواردووە و کەسەکە مرد چۆن بتوانی ئەو حەقە بدەیتەوە ئەوە چی بکات ئەوە حەق و حسابات دەبێت لێرەکانە شتێکی تر مەحەلێکی داناوە شەریعەت و ئاینی پیرۆزی ئیسلام کە پێویستە ئەو ئینسانە مافەکە بۆ میراتگرەکانی بۆ بگێڕیتەوە و یاخود ئەگەر کەسی نەمابوو ماڵەکەی بۆ بکات بەخێر و بەردەوامیش دوعای خێری بۆ بکات و لە ڕۆژی قیامەت خوای ڕەب العالەمین بە نەسی حەدیث سوڵحی بۆ دەکات خوای گەورە زۆر جار سوڵح بۆ ئەو مرۆڤانە دەکات کە لە دنیادا تۆبەیەکی ڕاستەقینە دەکەن و تۆبەیەکی نسوح دەکەن خوای گەورە دەفەرمێ قەسرێکت دەدەمێ لە ناو بەهەشت وەڵای خوا سوڵح لێ بکە وەلا ئەتوش بکاوە یعنی بەڕاستی خوای گەورە ئەوەندە میهرەبانە ئەوەندە بەڕەحمە بۆ لەوێشەوە ئیشڵام هەمی بەڕەحمە خودی بکەوین یا ڕەبی دوان شەوێت پیرۆزدە گەلە مەمنون بوو تەمام خودی ئیشڵا خێرەوە بنوێست یا ڕەبی ئەزمعین یا ڕەبی بارك الله فيك وي هربجي خدي قبيلك يا ربي دا توش دبرا خيرة شي بكا دا قصة شي خيري بكا دا سرودة شي خيري بخينا دا ما مستقصة شي خيري بكا يا الله يعني هر أما دبي مجلسي قرم كي شو دبيش يا بسم الله
ربي بين راي صلوات صلوات بو حبيبي خوش لقيته ربي بين راي صلوات صلوات بو حبيبي خوش لقيته أحمد وأسعد ومحمد محمد مجتبى يا مصطفيته أحمد وأسعد ومحمد محمد مجتبى يا مصطفيته ابتليته نوني قيتو بمهرباني مهرباني كافي ابو مبتليته يا سرويت الباران على ارزين لا سمعي سناي بلايته سرويت الباران على ارزين لا سمعي سناي بلايته يا صاحبة سيدة مولانا يا مولانا بوهم عالم مولايته صاحبة سيدة مولانا يا مولانا بوهم عالم مولايته جهانة ياي ظلمتا قرن بنوري جرايته جهانة ياي ظلمتا يا قرن بنوري شرايته يا الله الله ما شاء الله هو تسبوه في تكنيكه او فيدو خذ ربي بيني راس وي هربجي وي شلون خذي خير بالمس ولا زياتي عبد الله يبو بتم خويا ما بص عبد الله ولا عبد الله لزياتي الفيت ياكر ام بحسبه بتاكيد يمكن مثلا فيتامين دي فيتامين دي كو چاو ام ورگرین ام چاو بزاني فيتامين دي میگم باشه خو حتی ما گلک اب هزه بو چی بدرسته های ویتامین دی ام ورناگرین مثلا گله جاد بینم بر حتاوی منه برهتاو و نازم یک دی گوت اگر بتسی برهتاوی بلام ایره گرم بی ایره نازم او فن چتی دا بو علمی بو تن راز بو زانستی او نزانی مصاب زام دکتور هلويست اگر غلط نمونیه دكتور هلويست خومان بالتفصيلي باسي او بابتي كرديا بجواني باسي بابتي فيتامين دي وكاركاني كمي فيتامين دي هم وشتاني كبيوند فيتامين دي و باسي دكادنا في شرده دتسينا لا في شركي هاو كان برو نورينجي دكتور هلويست يلا بابتين ساڵتان لێبێ من دکتۆر هەڵوێستم شتێکمان زوو گوێ لێ دەبێت زۆر کەس دەڵێن هەموو گیانمان دێشێ و ناشزانین هۆکارەکەی چی با من پێتان بڵێم چییە خۆمان نادەینە بەرخۆر بەپێی لێکۆڵینەوەی کە لە پێکەی سپاندیدۆسس بڵاوکراوەتەوە لە 1970.3 خەڵکی هەرێمی کوردستان ڕێژەی ڤیتامین دی لە جستەیاندا زۆر کەمە هەر لە باسکردن نایەت لە 121.1یان تۆزێک دۆخیان باشترە بەڵام ئەوانیش هێشتا لە ئاستی ستانداردا نیە ڤیتامین دیەکەی جستیان تەنها لە 4.5 خەڵکی هەرێمی کوردستان ئاستی ڤیتامین دی لە جستەیاندا
نۆرماڵ. لەم ژمارەیەش لە 1970 ئەو کەسانەشی کە ڤیتامین دی لە جستەیاندا کەمە ژنانن چونکە ئەوان هەر خۆر لیان نایانە دەرەوە. زۆربەی و لێکۆڵینەوانەی لەسەر ڤیتامین دی کراون لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی سەریان لە یەک شت سوڕماوە و لێی تێناگەن. ئەوی شەوەیە لە وڵاتێکا کە ئەم هەموو خۆرەی تێدایە بۆچی خەڵکی ناچنە بەرخۆر و بۆچی خەڵکی ڤیتامین دی لە جستەیاندا کەمە. خۆمان کە هاوین دێت ناچینە بەرخۆر چکە زۆر گەرمە، بە زستانیش ناچینە دەرەوە چکە زۆر ساردە، ئەم بەهارەش ڕەمەزانی تێکەوتوە لەبەرەوە هەر خۆر لێمان نایەت. دەبێت بۆ ئێمە چاک بکەینەوە شێوازی ژیانمان بگۆڕین، واتە دەبێت لەمە دووە چوونە بەرخۆرمان زیاد بکەین بە تایبەت خۆری بەیانیان. ئەی هیچ ڕێگەیەکی تر هەیە بۆ ئەمە؟ بەڵێ، یەک دوو ڕێگەی تر هەیە بۆی ڤیتامین دی لە جستەماندا زیاد بکەین، ئەوە لە شوێنێکی تر پێتان دەڵ. بۆی هاتمێرە تاوەکو لێرە باسی ڕێگەی دۆمی وەرگرتی ڤیتامین دیتان بۆ بکەم. ڤیتامین دی لە نێو خواردنیشدا هەیە. ئێستا ئەو خواردنان هەڵ دەبژێری کە سەرچاوەیەکی زۆر باشی ڤیتامین دین و یەک بە یەک باسییان دەکەن. ئێستا تەواوی ئەو خواردنانە هەڵبژات کە سەرچاوەیەکی زۆر باشی ڤیتامین دین بە یەک پێتان بڵێم. یەکەمیان کە لەوانەیە تۆزێک بەلاتانەوە سێبێ و چاوەڕێتان ناکرد بیهێنم ئەمەیە ئەو شۆکۆلاتەی کە منداڵەکە داوەیەکات کە لەگەڵ شیرات تێکەڵێکات هەندێکیان ڤیتامین دییان تێدایەوە سێری پشتەکەی بکە بزانەگەر ڤیتامین دی تێدا بوو دەتوانیت سوودی لێ ببینی. سەرچاوەیەکی دیکەی سروشتی هێلکەیە، هێلکەش دەوڵەمەندە بە ڤیتامین دی. یەکێکی دیکە کە دەتوانێت سەرچاوەیەکی باش بێت بۆ جستەی تۆ و ڤیتامین دیت بۆ دابین بکات و کەمی ڤیتامین دیت بۆ پڕ بکاتەوە جگەری ئاژەڵە. هەروەها ئێمە وەک بینیتان قاچکمان کڕی، قاچکیش دووبارە سەرچاوەیەکی زۆر باشی ڤیتامین دیە. جگە لەمەوە لە هەمویان گرنگتر ماسیە، بە تایبەتی ماسی ئەمەی کە ئێمە هێناومانە ماسی سەلەمون و ماسیەت شەورەکانی دیکە سەرچاوەیەکی زۆر باشن و پڕن لە ڤیتامین دی. ماست و پەنیر وەک لە زۆر شتی دیکەشا سوودیان هەیە بۆ جستە، ئەمانیش یارمەتی دەرێکی باشن بۆ ئەوەی ڤیتامین دی جستت لە ستانداردا بهێڵنەوە. و هەروەها لە کۆتاییدا شیر، جا ئەم شیرانە بێت یاخۆت شیری سروشتی بێگومان شیرە سروشتێکە زۆر باشترە ئەگەر ئەوەتان دەست بکەوێت. ئەمە ئەو خواردنانە بوون کە بۆم باسکردنەوە کڕیم ئەمڕۆ تاوەکو ڤیتامین دی جستەی من پڕ بکەنەوە. باسی دوو سەرچاوی سروشتی ڤیتامین دین بۆکردن. سەرچاوەیەکی دیکەمان هەیە کە ئەویش هەبوو سەپلیمنتی ڤیتامین دیە کە دکتۆرەکان دەینووسن، بەڵام دەبێت زۆر وریابن لە خۆتانەوە وەری نەگرن و بەڕاوێژی پزیشکەکەتان ئەم حەبانە وەربگرن، چونکە ئەگەر زۆری لێ بخۆن تووشی ژەهراویبوونی ڤیتامین دی دەبن، ئەو کاتە لە برێەوەی سوودتان بە خۆتان گەیاند بێ زیانتان بە خۆتان گەیاندووە. ڤیتامین دی زۆر گرنگە بۆ جستە، چونکە یارمەتی هەڵمژینی کالیسیۆم دەدات، یارمەتی بەهێزکردنی ماسولکە، ئێسکەکانمان وە کۆئەندامی بەرگریمان دەدات. بۆیە پێویستە گرنگی تەواوی پێ بدرێت. بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ مولایەک. وەی هەر بژی دکتۆر هەڵوێست وەی خودش تەڕۆزیەوە ئیشڵ کەسمە ڤیتامین دیێمە ئەگەرەکەت هەین کێمن بەس شڵۆختە چارەسەری وەرگرن وەکی پێتوی وەرگرن بجا چێ سروشتی بێت توژی وەکی دومای کێمەژە پێکری و حەبژێت هەین بەژانەک زێرە هەمولاک ڤیتامین دی زۆر باش دەبی ئیشڵە و هەمی تەندروستی هەمیە ئامین ئینشاءالله vێجۆرێ ئەو مایکە هی ئێرە بوویان ئەوێ لەوێ ئاتەوە مادەم ئەوی ئێرێ vێجۆرێ شعر دەنگتەیە تایبەت دوای ئەوە مامۆستا بە دەگە تایبەتەکەی شعرەکە دەخوێنمەوە یاڵە ئەوە هەر لەسەر داواکاری خۆی بوو لە خزمەتین کە من خوێنمەوە و دوای دەست پێ بکە باشە یەک دقە ئەی ڕەفیقانی تەریقەت دەردی عشقم چارەکە الله
ئەی ڕەفیقانی تەریقەت دەردی عشقم چارەکەن یان بەجارێ بمکوژن جەرگم بە خەنجەر پارەکەن بۆچ ئەمن سووتم چییە ئەی سەروی بوستانی گیرم بێ قەباحەت لێم زویریت چاکە ئینسافت ببێ ڕۆژی جەژنە چاوەکانم مەوسمی ئازادیە بۆ بەڵاگەردانی باڵا بۆچی قوربانم وەرە سەد حەکیم هات و عیلاجی ئەم برینەی قەت نەکرد تۆ عیلاجی زەخمەکە مەکە زوو بە قوربان وەرە چاوەکەم بۆ ڕووی فراقت دڵ دەناڵێ وەک ڕووبا بۆ دوو ئەبرووی میسلی تاقت بەندی جەرگم بوو کەبا هەر کەسێک هات و وتی من عاشقم بڕوا مەکە تا لەسەر کۆنای نیشانەی زەخمی ماران گەست نەبێ من کە سووتانم نەدیوە منعی گریان مەکە عاشقی ڕوتم بە قوربان تیرە باران مەکە ماشاءالله وای ماشاءالله بو هر دوکا بو هر چارا انشالله خودش رو همین راضی بود وای دست داد وای هر بجی وای افدنگ هر بمینت یا رب
ئەو تامە هاک نازانم ڕاستە منە تامە چی فارسیانی تێدایە ڕاستە بەو تامە فارسیانە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بخینی دوای ئەمە هەند چونکە کەم کاتمان وەیە بزانم سەما کەم ماوە نیە ئەو جەیانی خوا حافیزی بکەین ئەو جا چ بکەین میانم مادەم ئاخری هەر بە قورئان کۆتایی پێبینیان بە سرود قورئان ئاساییە دەتوانین قورئان هەندێک لە ئاەتی قورئانی پیرۆز بخینە دوای ئەمە خوا حافیز دەکردی چەند ئاەتێک بخینەوە کورد هەر بەو تامە و بەو دەنگە تایبەتە ئینشاءالله یا الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فتقبلها ربها بقبول حسن وأنبتها نباتا حسنا وكفلها زكريا كلما دخل عليها زكريا المحراب كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا قال يا مريم أنى لك هذا قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب آمنا بالله الكريم صدق الله مولانا العظيم أي بارك الله وي خدش ترازي خۆی یەک تێبینی لێرانە نەوەک بیران دوای ڕەخنەما لێ بیرن مەقاماتی فارسی تۆزێک دەبی زیاتر لە حەق خۆی حەقکەی بدەیە بە تایبەتی لە بۆ قورئانی زۆر جائز نییە لەمایان دەفەرمونون جائز نییە چونکە لەیانی تەجویدەکەی فرامۆژ دەکرێت لێ باشتر وایە بە مەقاماتی فارسی نەخوێندرێت جا برام خەریکی ئەو مناقەشەیە و ڕاستە گوتم ئەتوی توشت کرد خەتای ژبانی نازە لێرا لە بەبیران ئەو جارەگە پێیان گوتی مادام تەواوە ئەو زۆر بێزانایانی ڕاستکە مەخینە ڕاستە چونکە لایانی تەجویدەکەی فرامۆژ دەکرێت نابێت قورئانەکە ئیشڵۆ خودش تەڕۆزی ئینشاءالله ئەی بارەکە الله ئەو باش بوو ئەو تێبینێت گوت دوایی کاکە گەڕ ڕەخنە ژیرە ئیشڵۆ خودێژی دیلمە نەگرێت نانە ئینشاءالله ئینشاءالله پاشیوە ئەشەڤەژی vê taybetmendiyê û van şevêt pîrûz êdî berevdomekî veçû dubaran beheskin şevê ku tariye ji ber parastina taybetî ji efkarên me û taybetî jî ronakî ku nebiye ji ber hindiye ne ku xudê neke ji ber baranê û avê pirsgirêkek çêbit îşillah van deh şevê dimayekê hemiya lêgelek taybet bin û mêvanê taybetê me hebin û dengê taybetê me hebin û zikir îşillah دێزێلەتر جێگرن و ئیشڵا خودش هەمیا قەبیل کرد یا ڕەبی دەقسە چی بکەورە وڵی ئەوەی ژبان گوتی ئەمە دووبارە کوپی بێست خۆشیواژی خێر و بەرەکەت و سەحەت بێت و سەلام عەلەیکوم خواتان لەگەڵ